بەناوی خوای گەورە و سڵاوتان لەبێدا زان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پامی ڕۆژ بارمەتی یاوکارانمان هاتینەوە خزمەتان دەخوازیم کە ئەمڕۆژ بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی ئازیز بێت. سڵای خوازان لە ببینەرانی خۆشەویستانمانم خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێ و لە پامی ڕۆژ و بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێەوە لەگەڵتانین ئەمڕۆژ کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادە کردوون لەگەڵ هاوکارانمانە پێشکەشتانیەکەین کە لە تەوەرەی یەکەمی ئەمڕۆماندا باز لە خزمەتگوزاریەکانی کۆمەلگای پزیشکی بەخشین دەکەین لە چەمچەماڵ وەک دەزانین لە زۆربەی شوێنەکان ئێستا کۆمەلگای پزیشکی بەخشین کراوەیە بەڕووی هاوڵاتیانەوە و خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکات و توانیوێتی جێدەستێکی هەبێت دەتوانین ئەمڕۆ بزانین کە ئەم خزمەتگوزاریانە لە چەمچەماڵ چۆنە توانیوێتی ئەو نەخۆشخانە لە ئاستێکی پێویست بە و خزمەتێک بە هاوڵاتیانی ئەوێ بکات و توانراوە کۆمەڵێک بواری پێشکەوتی پزیشکی لەوێ دابین بکرێ بۆەوەی کە هاوڕاتیان ڕوو لە نەخۆشخانەکانی ئەوێ بکەن و سوودێکی تاو لە بابەتە پزیشکەکان ببینن و تەندروستیان باش بێت کە ئەمە زۆر گرنگە ئەمڕۆ باس لەو بابەتە دەکەین لەگەڵماندا بینەر بن. لە تەوەری دوین بەرنامەکەماندا باز لە کەسایەتێکی بانخواز و کاریگەری هەرێمی کوردستان دەکەین کە لە ڕابردوودا خزمەتێکی زۆری بەکاری بانخوازی و بە ئاینی پیرۆزی ئیسلام کردەوەیش مامۆستا جەمیل عەلیە کە مامۆستا لە کاتی خۆی و لە سەردەمی خۆی و تا ڕۆژەی وەفاتی کرد بانخوازێکی کاریگەر بوو وەروەها خزمەتێکی ئێجگار بە کاری ئیسلامی و بە کۆمەلگا کردو بزانین ژیانی لە چی پێگاتووە باز لە ژیانی دەکەین و گوزەرێک بنی و ژیانیدا دەکەین و ویادێک بۆ ئەو مامۆستایە دەکەینەوە کە لە ڕۆژێکی و کۆمڕۆدا و 2 ساڵ بەر لە ئێستا گیانی سپارت ئێمەش وە گۆفایەک لەم تەوەریەماندا باز لە ژیان و کار و چالاکیەکانی مامۆستا جەمیل عەلی دەکەین. بەڵێ تەوەرێکی ترمان هەیە لە تەوەری سێمدا باز لە شێوازی مامەڵەکردنی دروست دەکەین کا دایک و باوکان چۆن مامەڵێکی دروست بکەن لەگەڵ کەسانی هەرزەکار یاخود گەنجدا کە دەزانین ئەوە قۆناغێکی هەستیارە و مامەڵەکردن لەگەڵ یا قورسە پێویستە دایک و باوک چۆن مامەڵە لەگەڵ ئەم تەمەنەدا بکە و بتوانێت بە شێوازێکی دروست ئەم مامەڵی ئەنجام بدا نەکەوەی کە دوای کاریگەریەکی خراپ هەبێت چونکە تەسەڕفکردن لەگەڵ ئەمانە کارێکی قورسە و پێویستی بە ڕێنمایی و کۆمەڵێک شارەزایی هەیە بۆ ئەوەی کە بتوانین لەم تەمەنەدا کە تەمەنێکی گرنگە منداڵ بتوانێت داهاتوێک بنیاد بنێ و کەسایەتی خۆی دروست بکە و دوور بێ لەو شتانی کە لە قۆناغی هەرزەکاریە بە جۆرێک لە جۆرەکان نادروستن و زیانی هەیە بۆ هەرزەکار ئەمڕۆ باز لەوە دەکەین لەگەڵ میوانێکە لە تەوەری سێم و ئێستاش بەڕاستان دەستپێک دەچین لای کەشوهاو بزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەشوهاواچین پێکەوە بینەری دەبین. دووبارە سڵاوتان لێبێ زان و خۆشەویستان دەزانین کە نەخۆشخانەی بەخشین بەدەل لە شاری سلێمانی لە چەند قەزا و ناحەیەکیش کۆمەلگای پزیشکی هەیە. یەکێک لەو کۆمەلگا پزیشکیانەی کە هەیەی لە شاری چەمچەماڵ ئێمە
لەو تەورێماندا باز لە کار و چالاکیەکانیان دەکەین زانینەوان بە چ شێوازەیە خزمەت بە نەخۆشەکانیان دەکەن و ئەو کۆمەلگا پزیشکیە لە چەند بەش پێک دێت گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەکە بڕێز کە دکتۆر کارزان تایر بەڕێوەبەری کۆمەلگای پزیشکی بەخشین لە چەمچەماڵ. کا کارزانیان سڵاوی خوا لەبێ سوپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوای پەروەردگار لە جەنابتان بێ لە تەواوی کارمەندان و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس. کا کارزان ئەگەر باز لە کۆمەلگای پزیشکی بەخشیم بکەین ماوەی چەندێکە ئەم کۆمەلگایە دروستکراوە لە چەند بەش پێک دێت؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میرەبان دەستخۆشیتان لێکم بۆ ئەم بابەتەی کە ئێمەتان هەڵبژاردەوە بۆ باسی خزمەت گوزارەکانی کۆمەلگەی پزیشکی. دیارە کۆمەلگەی پزیشکی بەخشین لە شارۆچکەی چەمچەماڵ یەکێکە لە بەشەکە تەندروستیەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە لە شاری چەمچەماڵ و لە دیارە لە سلێمانی و لە کەلار و لە ڕاپەڕین و لە هەڵەمجەش فەرعی هەیە. ئێمە بۆ یەکەمین جار لە مانگی حوتی ساڵی 2019 بە فەرمی کۆمەلگەکەمان کردوێتەوە. لە ئێستادا سێمین ساڵیادی کاتی سێمین ساڵیادیکردنەوەی کۆمەلگە پزیشکەکەمانە. دیارە لە دەستپێکە وەکو هەر کارێکی ئینسان بە شێوازێک دەستمان پێکردەوە کە بە هەنگاوی سەرەتایی دەستمان پێوەدا، بەڵام ئێستا الحەمدوللا دوای ئەم 3 ساڵە وەکە ئێستا هەنگاومان هەیە بۆ ساڵی چوارەم لە کۆمەڵێک ڕۆ کۆمەلگەکەمان بەرەو پێش چووە و توانیمانە ڕۆژانە و هەفتانە و مانگانە ژماری کۆسانی کە سەردانمان کرد و عادەتەکان زیاد بێن و لە عینەن کاتە ئەو خزمەت گوزاریانی کە ئێمە هەمانە لەو کاتی کە دەستمان پێوەداوە لە ئێستا الحەمدە فراوانتری بکەین و خوا پشتیوان بێ لە داهاتوو زیاتر فراوانی دەکەینەوە. خزمەت گوزاریەکان لە ئاستی پێویستدان یاخود ئەوە تا هەموو پسپۆڕەکان لە خۆ دەکرێت توانراوە زۆرترین ئەو بوارانەی کە نەخۆش ئەوێت ئەو پسپۆڕیانەی کە پێویستیانە لەو کۆمەلگەدا هەبێت. بەڵێ دیار ئێمە لە ساڵی 2019 کە یەکەم جار دەستمان پێکرد کۆمەلگەی پزیشکی بەخشین لە سەرەتای لە 2 بەش پێک هاتە بوو. لە ئێستا الحەمدوللا ژماری ئەو بەشانی کە خزمەت گوزارەکانی دەگەینێ بە هاوڵاتی حەوت بەشی جیاوازمان هەیە کە پێک هاتووە لە تاقیگەی پسپۆڕی بەخشین، دەرمانخانە، تیشک و لەیزەر و جوانکاری مەبەسمە، بەشی دان کە کۆمەڵێک پزیشکی بەڕێزتیایە کار دەکەن ڕۆژانە و بە شەوان دیارە. وەلعینەن کاتە چارەسەری سروشتیمان هەیە، بەشی پەرستاری و فریاگوزاری سەرەتاییمان هەیە لەگەڵ تیشکە. لە ئێستا حەوت بەشمان هەیە کە مقارنە بە دەستپێکەوان کەوتم سەرەتا بە 2 بەش دەستمان پێگر و ئێستا حەوت بەشمان هەیە. بەنسبەت پسپۆڕەکانەوە دیار ئێمە پسپۆڕەکانی مۆجای پزیشکی زۆرتر و فراوانن، بەڵام لە ئێستا ئێمە بە 20 پزیشک لە هەموو بەشە جیاوازەکان و 9 اختصاصی جیاواز خزمەتی هاوڵاتیانی شارۆچکەی چەمچەماڵ و چواردەوریەکەین. بەڵام معلوم ئەو نۆ پسپۆڕیە یەکسان نییە بە تەواوی پسپۆڕەکانی بوارە پزیشکەکە، بەڵکو هێشتاکە ئێمە لە هەندێک لەو بەشانی کە پێویستەکات فراوانتری کەین. خوا پشتیوان بێ بەردەوام لە هەوڵداین بۆەوەی کە بتوانین ئەو پسپۆڕیانی کە لە ئێستا نییە لە کۆمەلگەکەمان کە هاوڵاتی شارۆچکەکە پێویستی پێێتی ئەوانش ئینشاءڵڵا ئیزافەیکن. بەڵام لە ئێستاە وەکو باسم کرد 20 پزیشکمان هەیە لە بەشی جیاواز و 9 پسپۆڕەیە کە ئەتوانین شەوانە و ڕۆژانە لە خزمەتی هاوڵاتیانی شارۆچکەی چەمچەماڵ بین بەپێی ئەو بەرنامەی کە ئێمە دامان ناو بۆ کارکردن لە کۆمەلگە. چکە کۆمەلگەکەمان ئێمە لە ئێستاە لە بەیانانە دەوامی هەیە و لە دوانی وەڕانە دەوامەکەین و لە شەوانیشا دەوامەکەن تا شەفتەکانی دەوامکردنمان لا ئێمە کاتەکانی دەوامکردمان دابەژبووە بەسەر 3 بەشی کارکردنمانە کە لە بەیانی و دەست پێکات کاتژمێرنەوە تاکو سەعات 11 بۆ 12 شەو بەردەوامە بێت. ئەو پسپۆڕیانش دابش بوون بەسەر ڕۆژەکانە و عادەتەن بە بەردەوامی هاوڵاتیان ئەزانن چۆن تەعاملەکەن لەگەڵ بەشە جیاوازەکانی ئێمە و بەردەوام ئاگداریمان هەیە بۆ پسپۆڕی جیاوازەکان کە سەردانی ئەماکەن. زۆر باشە کا کارزان زۆرێک لە هاوڵاتیان دەناڵێن بەدەست ئەو کۆمەلگا پزیشکی و عیادانی کە هەیە بەڕاستی کە نرخێکی زۆریان هەیەوە زۆر جار خزمەت گوزاریەکانی شەوەکو پێویست نییە ئێوە تا چەند ڕەچایی بارودۆخ و گوزەرانی و ئابووری هاوڵاتیانتان کردو لە نەخۆشخانە و لە کۆمەلگا پزیشکەکەتاندا. بەڵێ دیارە ئامانج لەکردنەوەی کۆمەلگە پزیشکەکان و خودی نەخۆشخانەی بەخشینش کە بەشێکە لە دەستگای خێرخوازی بەخشین ئامانجەکە بریتە لە خزمەت
واتە ئامانجەکەت بریتینە لە بزنسکردن و ئەو داهاتشی کە لە چوارچێوەی کاری ڕۆژنانە و مانگانی کۆمەڵگەکانە دەستمان دەکەوێت جارێکی تر بەکارینەوە لە خزمەتی هاوڵاتیانە. ئێمە بنەمای کارکردنمان لەسەر دوو تەوەر بنیادناوە. خاڵ یەکەم بریتە لە ڕێزگرتن لە ستاف نەخۆش و هاوڵی نەخۆش بە تەواوی مانا کە تەواوی ئەو کەسانی کە دێتە لای ئێمە ئەوەندە ڕێزیان لێ بگیرە کە لە ڕووی معنەویەوە ئینسان مرتاع بێت لەوەی کە سەردانی شوێنێکی ئاواکات. خاڵی دووەم بریتە لە کارکردن بەو پڕی ئەکادمیێتەوە بە باشترین کواڵیتی و خزمەتکردن واتە هەموو جارێک لە نێوانی ئەوەی کە خزمەتگوزارەکان بە هاوڵاتی دەگەێنرێت و ئەو داهاتی کە بۆ کۆمەڵگە پزیشکەکانە بێ هەمیشە ئێمە کارمان لەسەرەوە کردووە کە کواڵیتیەکە بەو پەڕی تواناوە بگا بە هاوڵاتی نەک ئەوەی کە شتێک لە بۆ بەخشین زیاد بکات. هەمیشە هاوڵاتیمان هەڵبژاردەوە بەسەر بەشە جیاوازەکانی بەخشینە و بەنسبەت توانای هاوکاریکردنی ئێمە بۆ کۆمەڵگەی بۆ هاوڵاتیان لە ڕێگەی کۆمەڵگەکەمانەوە عادەتەن ئەو خەڵکانی کە ئێمە ڕۆژانە سەردانمانەکات هەر لە سەرەتای داخەڵبوونیان بە کۆمەڵگەکەمان لە نەخۆشببینینەوە لەلایانی پسپۆرە جیاوازەکانمانەوە تا ئەوەی کە لە کۆمەڵگەکە ئەچێتە دەرەوە لە هەموو بەشە جیاوازەکانە ئێمە سوپاس بۆ خوای پەروەردگار توانیمانە کە بە شێوازێکی بەرچاو خزمەتی هاوڵاتیان بکەین و لە عینەن کاتشا باشێکی باش پارە بگەڕێنیتەوە بۆ گیرفانی هاوڵاتیانی ئەم شارۆچکە چونکە بەڕاستی شارۆچکی چەمچەماڵ شوێنێکی منکوبە و بەشێکی زۆر لە گەنج و لە خەڵکی ئەم شارە خەڵکی کەسوکاری ئەنفال و پاشماوەی کارەساتی بەناو ئەنفال و بێئیشێکی زۆر لەم شوێنەدا هەیە لە هەموو ڕوویەکەوە پێویستی بەوەیە کە زیاتر لە شوێنەکانی تر چاودێری بکرێت و خزمەت بکرێت. ئێمە تەنانەت جیاواز لە شوێنەکانی دیکەی کۆمەڵگە پزیشکەکانی تریشمان بە جۆرێکی تر کە نرخەکانمان داناوەکە لەگەڵ گیرفانی هاوڵاتیانی ئەم شوێنە بگونجێت بە ئەندازەیە کە بتوانین زۆرترینی داهات بۆ هاوڵاتی بگەڕینە. ئەمە بەشێکی کارکردنمانە بەڵام لە بابەتی پزیشکیا بەشێکی تر لە کارکردن تەنها مادە نیە بەڕاستی ڕاستی ئێمە هەوڵمان داوە ئەو پەڕی توانە هاوکاری هاوڵاتیان بکەین بەڵام لە عین کاتشا ئێمە لە هەموو بەشەکانی کۆمەڵگە پزیشکەکەماندا کە خزمەتی هاوڵاتین دەکات تەرکیزمان لەسەر پێشکەشکردنی باشترین و جوانترینی کواڵیتی خزمەتگوزاری تەندروستیە چونکە بەڕاستی ئەوەی کە تەعاملی لەگەڵاکرێت لەم بابەتە تەعاملکردنە لەسەر سەحەتی ئینسانەکە لەسەر لەشی ئینسانەکە بابەتێکی مادی نییە بەڕاستی ئێمە لە هەردوو جانبەکەوە سیاسەتی کارکردنمان لە سەرەتایەوە تاکو ئێستا بەو شێوازەدا ڕۆشتەوە کە ئەبێ بە بەردەوامی هاوڵاتی دڵنیا بکەینەوە لەوەی کە ئێمە باشترینی کواڵیتی باشترین خزمەتگوزاری لە ڕووی ئەکادیمی و پێشەشەکەین و بە نرخێکی گونجاو و بە نرخێکی زۆر کەمتر لە شوێنەکە دیسانەوانی خزمەتگوزارەکان پێشەکەن بەڵام ئێمە لە ڕەچاوی باری دارایی هاوڵاتیانی ئێرەمان کردووە لە ئێستا و لە ڕابردووە ئینشاءڵڵا لە داهاتووشە بەردەوامە بین. زۆر باشە دەزانین کە جیاوازیەک هەیە لە شارۆچکەکان و لەگەڵ شارەکانی تراکە ڕەنگە زۆرێک لە خزمەتگوزاریەکان تا ئاستێکی پێویست نەبێت ئێوە تا چەندێک هەوڵتان ناوە بەو پێی کە تواناتان بێ بتوانن تاقیگەی باشدانن و ئەو ئامێرانی بەکارهێنن لە ئاستێکی پێویستا بێت کە هاوڵاتی ناچار نەبێ بچێتە شوێنی تر بۆ ئەوەی لەوێ هەموو ئەو شتانی کە پێویستێتی لە کۆمەڵگە پزیشکەکان لە چەمچەماڵا بتوانێت ئەنجامی بات. بەڵێ بەدڵنیایە ئەوش بابەتێکی دیکەیە بەداخەوە هەرچەنە ئەم بابەتانێمە کە خزمەتگوزاریە بەڵام پێویستە کات شتێک بەردەوام بۆ هاوڵاتی پراهم بکرێت ئەوش فراوانکردنی کردی گشتیە بەڕاستی بۆ هەموو هاوڵاتیان کە ئەتوانێت زیاتر خزمەت بکات. ئێستا بەداخەوە کەرتی گشتی لە مەجال لە هەموو بوارەکانە بەداخەوە حکوومەت داعمێکی زۆر لاوازی هەیە بۆی لە نەتیجای ئەمە کەم و کوڕێک دروستەکات کە جاروای لە ئاسی باڵایە بەڕاستیم کەم و کوڕێ دروست کردووە نەک لەسەر ئاسی فەرعیە کە دەسەڵاتێک نیان مەسن مادیات لە پەردەسانە بێ. ئێمە لەو بەشانەی کە ئێستا هەمانە لە کۆمەڵگە پزیشکەکانە بنمونە لە تاقیگەی پسپۆڕی بەخشینە ڕەچای ئەومان کردووە تەواوی ئەو بەڕێزانی کە لێوا کار دەکەن ستافی شارەزان و هەموو پسپۆڕی جیاوازەکان کە بۆ تاقیگەیەکی پسپۆڕی پێویستەکە هەبێت ئێمە لە تاقیەکەمانە هەیە. ئەوەی تایبەت بێ بە بواری ئامێرەکان لە مەجالەکەدا توانیمانە ئەو ئامێرانە دەسەبەر بکەین کە اعتیبارێکی گەورەی هەیە لە مەجای پزیشکیا و لە شوێنە معتەبەرەکانی کوردستان و دەرەوەی وڵات و لە ناوچەکەیە ئیشی لەسەرکرد ئێمەش بە هەمان میکانیزم لەسەر ئەو بابەتانە کارمان کردووە واتە دیسانەوە لە هەموو وەشەکانی ترا بنمونە لە دەرمانخانەکاندا عادەتەن هەمیشە تەرکیزمان لەسەرەوە بۆ کەسڵی دەرانی بەردەوام لەوێ هەبێ بۆی کە بتوانێت خزمەتی هاوڵاتی بکات کاتێککە پێ عیلاجێک وەردەگرێت دڵنیا بێتەوە لەوەی کە کەسێک سەرپەرشتێکە لە پاڵ دکتۆرە پسوەڕەکانمانە
لە ئێستاە بۆ پلانی نیوەی دووەمی ساڵی 2022 ئینشاءڵە ئەویش لە بەرنامەمانایەوە لەسەر پرسیارەکەی جەنابێت کە ئامێری دیکە یعنی انشاءڵە کە تا ئێستا لە شارۆچکەی چەمچەماڵە نییە بۆی ئەو بەڕێزانی کە پێویستیان بەو مەجاالە بێت جارێکی تر ناچار نەبن ڕێگەی دوور و مەسروفێکی زیاتر و مەترسی هاتوچۆ بکەوێتە سەریان بەڵکو ڕێگاکیان بۆ نزیکەینەوە دیسانیشەوە هەمان شێوازی کارکردنمان بە نرخێکی گونجاو کە بگونجێ لەگەڵ ئەم شارۆچکە بەڕێزەدا خاوڵاتیان ئەم شارۆچکە بەڕێزەدا توانی خزمەتیان بکەین بۆیە بەڵێ ئێمە لە ڕابردووە توانیمانە بەپێی توانە ئەو خەڵکانە کە پێویستیان بە ئێمە بێت کارەکانیان بۆ دەسەبەر بکەین و بۆ داهاتوش وەکوتم پلانمان هەیە چەند بەشێکی کە ئینشاءڵڵا ئیزافاکەین هەر لەم ساڵە خوا پشتیوان بێ. کاکارزان ڕزامەندی هاوڵاتیان چی لەو بارەیەوە تا چەند هاوڵاتیانی ئەو شارە لە کۆمەلگا پزیشکیەکەی ئێوە ڕازین و ئایا تا ئێستا هیچ گلەی و گازندەیەکیان هەبوو یاخود گرفتێکتان هەبووە کە هاوڵاتیان لێ ناڕازی بووبن و ئێوەش چارەسەرتان کردوێت لەو کۆمەلگا پزیشکیەکەتاندا؟ بەڵێ دەرەیشی ئینسان وەکو خۆی بێکەم و پڕی نابێ بەڵام بە شێوەی گشتی ئەوەی کە پێبووترێک کێشەیان گرفتێکی گەورە کە ئێمە ڕوبڕی بۆ بێتنەوە لە ماوەی 3 ساڵی کارکردنمانە سوپاس بۆ خۆی پەروەردگار وامان ڕوبەڕوو نەبووەتەوە بەڵام لێرە و لەوێ مەسەلەن هەر بە ڕێزێک تێبینێک پێشنیاریەکە دیار ئێمە ئەوەمان زیاتر بەلاوە گرنگترە لەوەی کە ئەگەر بە ڕێزێک بێتە ئێرە و زۆر سوپاسگوزار بێ بەرامبەر بە کارەکانمان چونکە ئەوە ئەرکی خۆمان بە ئەرکی خۆمانی دەبینین کە خزمەتی هاوڵاتیان بکەن بە باشترین شێواز بەڵام ئەگەر کەسێک هات بێتە لای ئێمە یاخود لە ڕێگی پەیوەندیەکان یان لە ڕێگی سۆشیال میدیا یان لە هەر کەناڵێکەوە پەیوەندی پێوە کرد بێتین لەسەر هەر بابەتێک تێبینێکی پێشنیارێکی بۆ کردن دیار ئێمە زۆر لێشی مەمنون بووین و بەسنگی فراوانە وەرمان گرتووە چونکە ئیشی ئینسان بەوە پێشە دەکەوێت کە ڕایێژ هەبێ و لە عینەن کاتە ئیسفادە بکات لە ئەزمموی ئەوانی تر لە پێشنیاری خەڵکی دڵسۆز بە بەردەوابی دیارە خەڵکی بەڕێز یەم شارۆچکەیە ئەگەر بابەتێکە بێ پێشنیارێکە بوو بێ هەمیشە پێشنیاری پاشیان بۆ کردوین ئێمەش لە پێشنیارەکان ئەوەندی توانی بێتمان ئەگەر کێشەیەکی کە بچووک هەبوو بێت دیارە قابلی حل بووە و یەکسەر هەلمان کردەوە بە دەمی هاوڵاتیانەوە چوین و ڕێزمان لە بۆچوونەکانیان گرتووە لە ڕابردووە و لە داهاتووشدا دیارە ئەو سیاسەتە هەر بەردەوامەکەین ئینشاءڵڵا هاوڵاتیانی خۆمان خەڵکی خۆمان خزمەتەکەین بەو پەڕی توانە و سەلیقەیەکە بتوانین لە کۆمەڵگەکەمانە دەسەبەریکەین. بەڵێ ئێوە بەشی فریاگوزاریشتان هەیە ئەو بەشە تا چەندێک کراوەیە واتە لە ڕۆژ و شەوەکە هەمیشە هەیەەوە ئۆتۆمبیلتان دابین کردو ئەگەر حاڵەتێکی لە ناکاو نەخۆشیێکی پێویستە بێ ئێوە ئۆتۆمبیل بنێرن بۆ ئەوەی هاوکاروی هاوڵاتیان بن ئەگەر حاڵەتێکی تەندروستی ناجێگیر هەبێ پێویستی بە یارمەتی ئێوە بێت و بێتە فریاگوزاری بۆ لای ئێوە. بەڵێ تایبەت بە فریاگوزاری سەرەتایی وەکو ناوەکە وازەحە ئێمە لە ڕاستیە تەنها توانین ئەو فریاگوزاریانە بکەین کە ڕوبەڕوومان دەبێتەوە لە چوارچێوەی کاری کۆمەڵگە پزیشکیەکەدا واتە ئەوانی کە بنمونە دەروەی کۆمەڵگە پزیشکیەکەیە کە ڕوودات حاڵەتێکی وەکو ڕووداوێکی هاتووە مەسەلەن ئاگرکەوتنەوەیە کە خەڵکی برینداری تابی ئەوانە لە ڕاستیە ئەوە لە ڕێگی کەرتی گشتیەوە ئیدارادرێت نەک لە کۆمەڵگە پزیشکەکانە چونکە ئەوە کۆمەڵێک تایبەتمەندی پێویستی پێەیە کە ناترێت لە ناو کۆمەڵگەیەکی پزیشکیە ئەو جۆرە کارانە دەسەبەر بکرێت عادەتەنەوە یەشێکی ئاڵۆزە ئێمە بۆیە ناتوانین ینی قەباری ئەو کارانە قەبارێکی فراوانە تەنانە لە کۆمەڵگە کەرتی گشتیشە جاری وا هەیە بەرتەقای ئەو ڕووداوانی کە ڕوودە ناتوانێت خزمەت بکەن چونکە کارێکی هەمەلانی ئەوێت بەڵام ئەوەی کە ڕۆدا ینی لە چوارچێوەی ئەو نەخۆشانی کە ڕوبەڕوومانە بێتەوە جاروای نەخۆشێکە حاڵەتێکی تەندروستی بەپەلی بۆ دروست بووە دکتۆرەکە لە جۆرێک لەوەی داخلی کات و بینێرێتە شوێنێکی تر لای خۆمانەیەڵێتەوە بۆ ماوەی چەند کاتژمێرێک و دوای ئەو کاتەکە چارەسەری سەرەتایی بۆ کرێت دیارە ڕەوانەی ماڵەوە دەکرێتەوە یعنی خزمەت گوزاری سەرەتایەکان لەو ئاستەدا نەک ئەوەی کە بچینە سەر ڕوودا و لە ڕووداوەکانەوە نەخۆش بێنرێتەوە بۆ کۆمەڵگە پزیشکەکە نابەو شێوازە نیە بەڵکو لە کەرتی گشتیا لە نەخۆشخانی گشتی شەید پێشڕۆهەیە لە شارۆچکەی چەمچەمە بەشی تەواوی هەیە زیاتر لەوێ کارە سەرەتایەکان ئەنجامەدرێ و ئەگەر پێویستکات ئەنێرێتە سلێمانی. زۆر باشە کاکارزان ئێوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لاپەڕی فەرمیتانێت تاوەکو نەخۆشەکان ئاگادار بن کە لە چ ڕۆژێکدا سپۆری ئەو نەخۆشیە دادەنێت و بۆی سەردانی کۆمەلگا پزیشکەکە تام بکات. بەڵێ دیارە ئێستا کاری ڕاگەاندن و سۆشیال میدیا بۆتە بە پێداویستێکی هەموو کارێک لە ژیانی ڕۆژانی ئەمڕۆماندا ئێمە هەر لە دەستپێکی کردنەوەی کۆمەڵگە پزیشکەکانمانەوە بیلفعل پیجی
فەرمیمان هەیە تایبەت بە کۆمەڵگە پزیشکەکەمان هەموو ڕۆژێک چالاکیەکانی کۆمەڵگە پزیشکەکە بۆ هاوڵاتیان ڕوونەکەینەوە ئەوە خشتەی کارکردنی پزیشکەکان و بەشە جیاوازەکانمان ڕوونەکەینەوە و عادەتەن بۆ هەموو پسپۆڕەکان و بەشەکانی کۆمەڵگە پزیشکەکەمان ژمارەی تەلەفۆنی تایبەت دانراوە بێزگە لە ژمارەی تایبەت بە پرزگەمان لە ڕێگەی و ژمارە مۆبایلانەوە هاوڵاتی دەتوانێت پەیوەندی بکە بە بەشە جیاوازەکانەوە و نای خۆی تۆمارکات پێشەوەی بگاتە کۆمەڵگە پزیشکەکانمان بۆ کار ئاسانیکردن بۆ هاوڵاتیانی کە لە دەرەوەی شارۆچکەی چەمچەماڵ چونکە بەڕاستی ئەو بەڕێزانی کە سەردانمانەکەن تەنها لە ناو شارۆچکەی چەمچەماڵانین بەڵکو لە ناحیەکانی تەکیە شۆڕۆژ دەکەی جەباری و هەندێک خەڵک جار وهەیە لە هەندێک خەڵکی دیارە کورد بەنەتەوە لە کەرکووکەوە دێن هەندێکیان لە منطقەی ئاغجەلەر و تەقتەقەوە کە نزیکە لە کۆیەوە جارێکی ترەگەڕێنەوە بۆ شارۆچکەی چەمچەماڵ دێن جا بۆ کار ئاسانیکردن بۆ بەڕێزانە ئێمە ژمارە مۆبایلەکانمان داناون بۆ بەشە جیاوازەکان لە ڕێگەی ئەو ژمارە مۆبایلەنەوە هاوڵاتیان ئەتوانن پێشەوەی بگەنە کۆمەڵگە پزیشکەکە ناوی خۆیان تۆمار بکەن و سرە بگرن بۆ هەر پسپۆڕێکە پێویستیانە بەپێی خشتەی کارکردی ڕۆژانە وەلاعینەن کاتە ئاشکرێ دەواری کە بە نزیکن خۆیان ڕاستەخۆ سەردانی کۆمەڵگە پزیشکەکانمانەکە بڵێ کە ئێمە لە ڕووی بەکارهێنانی هۆکارەکانی ڕاگەیاندنەوە بە بەردەوام و هەموو ڕۆژێ ئەو خشتەی کارەمان بڵاوەکەین و چالێکەکانمان بە هاوڵاتیان دەگەێنین. لە داهاتوودا پلانتان چییە بۆ زیاتر بەرەو پێشچوونی ئەو کۆمەڵگا پزیشکی کە ئێستادا لە چەمچەماڵ هەیە و پێویستە چی بکرێت بۆی کە زیاتر پەرە بۆ بوارەکە بکەن و هاوکاریتان بکرێت و چی ڕێگریەکیش هەیە کە ئێوە نەتوانن سنووری کارکردنتان فراوان بکەن تا ئەوەی خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە هاوڵاتیان بکەن لەوێ؟ وڵای جا بە طبیعەتی ئینسان کاتێکە لە هەر شوێنەیەکە کار دەکەی جۆرێک لە بەرکەوتن و حاڵەتی لەو بابەتە هەیە جۆرێک لە ڕێگریکرد بەڵام ئێمە لە وەکو باسم کرد لە سەرەتای قسەکانمە لە سەرەتای کە دەستمان پێوەدا بە کۆمەڵگەی تەنها دوو بەشمانە بوو و لەوانەشە جۆرێک لە ڕێگری هەبوو بێ و کاتی خۆشی بەڕێز قایەم چەمچەماڵمە لەسەر و بابەتە ئاگادار کردەوە ئیش بەسپاسەوە بەدەمانەوە لەو قەزیەدا بەڵام لە ئێستاە کە کۆمەڵگەکەمان وەک وتم لە حەوت بەش پێکات و خوا بشتیوان وێ لە تا کۆتای ئەم ساڵ 2 یان 3 بەشی کە ئیزافاکەین لە پلانوی کارکردنمانە هەیە ئینشەڵا هەندێکیان لەوانەیە لە تامایەکی کەمتر لە مایەک لە 2 هەفتەی داهاتووە هەندێک لەمانە بتوانین بخینە سەر پێ و هاوڵاتیان خزمەتیان بکەین و لە دەستپێکی کارکردنمانە دیسانە واسەکەم نزیکەی کەسێک لەو کۆمەڵگەکە پزیشکە کاری کردو بەڵام ێستا بە خۆشحاڵیەوە ئێمە بە پزیشکان و کارمەندانمان کە لەوێ کار دەکات 6 کەس ینی 6 خانەوادە لەوێ سوودمەند دەبێت لەوەی کە ڕۆژانە لەوێ خزمەت دەکەن مانگانە شتێک لە داهاتیان دەسەکەوێتەوە کە ئەوش بۆ خۆی بەشێکە لە دۆزینەوەی هەلی کار بۆ بەڕێزانە جا لەم هاوڵاتیانی یان لەم کارمەندانی کە لەگەڵ ئێمە کار دەکەن لە 180 بە ئامار لە 180 ئەو بەڕێزانن کە لە کەرتی گشتیا کار ناکردواتە دۆزینەوەی هەلی کارە بۆ ژمارەیەک لە کوڕان و لەکچانی ئەم شارە کە دەرفەتی ڕەخساندنی ئەوەی کە هەلی کارکردنیان لە کەرتی گشتیا پێ نادراوەەوە چەند ساڵێکە ڕاوەستاوە ئێ بتوانیمان هەلی کار بۆ بەشێک لەو خەڵکەش بدۆزینەوە بۆی زیاتر تەرکیزمان لەسەر ئەو بووە بە پێی پسپۆڕ و شارەزای ئەو بەڕێزانی کە دێن هەر کاتێک کەسێکمان پێویست بێ زیاتر ڕەچای ئەو کەساکەین لە پاڵەوەی کە ئەزموندار بێ لە عینە کاتە ئەگەر کارێکی نەبیانی لە کردی گشتیا کار ناکات ئێمە هەلی کاریشان بۆ بدۆزینەوە هۆی بە خۆشحاڵی و لەو ڕۆژ و ئێمە توانیوانە خزمەتێک بکەین کە پێم وایە ئەوەش کارێکی باشەوە لە داهاتووشار لەگەڵکردنەوەی کۆمەڵگە بەشی جیاواز بۆ کۆمەڵگەکەمان معلوم ئەتوانین ئەو بازنێ زیاتر فراوان بکەینەوە هاوڵاتی زیاتر سوودمەند بێ لەگەڵ ئێمەیە ئینشاءڵڵا خوا پشتیوان بێت و وەکو باسم کرد لە پلانی ئەم ساڵمانە هەیە چەند بەشێکی ئیزافاکەین خوای گەورە هەموو لایەک سەرکەوتووکە ئێمە بەپێی ئاماری خۆمان یعنی مانگانەکە و بەڕێزانی سەردانمانەکان لە نەخۆشببینینێکەوە کە ئێمە تەنها بە 30,000 دینار نەخۆشەبینی لە هەموو پسپۆڕە جیاوازەکان بارتەقای ئەوەی کە لە بەراورد لەگەڵ شوێنەکانی ترەکە 15,000 دینار کە دیارەوە حەقیقی مەشروع بۆ دکتۆر ئەی بینێت کە لێرە هاوڵاتی سوودمەند دەبێتە ئەوەی کە لە پارچێکی حەبوو باشان هەندێک لە تێستەکانمان کە لێو دەکرێت و لە چارەسەری و هەموو بەشەکانی تران ینی بەپێی ئامارەکە ئمە هەمانە بەلانی کەم مانگانە بۆ شارۆچەی چەمچەماڵەوە و بەڕێزانی کە سەردانمانەکەن بەلانی کەم ینی ئەوەی کە من ئێستا یاڵێم کەمترینی ئەو ژمارەیەکە لە مایەکە ئەتوانی بۆ گیرفانی هاوڵاتیانی شارۆچکەی چەمچەماڵ و بگەڕینەوە لە تقریبا لە 38 ملیۆن دینار تا 45 بەڵکو زیاتر
ئەگەڕینەوە بۆ گیرفانی هاوڵاتی بە تەواوی ئەو خزمەتگوزاریانە کە ئێمە پێشکەشی هاوڵاتی دەکەین و دەگەن لای ئێمە ئینشاءڵڵا خوا پشتیوان بێ بەردەوام بین لە خزمەتکردنی چونکە بە ئەرکی خۆمانی دەزانین و شوێنەکە کە پێویستی بە ئەو پەڕی خزمەتگوزاری هەیە ئەم شارۆچکەی ئێمە. بەدەل لەو کۆمەڵگای ئێوە بەگشتی کەرتی تەندروستی لە چەمچەماڵ لە چه ئاستێکدایەوە خزمەتگوزارەکان چۆنیە لایەنە پەیوەنددارەکان بەڕێوەبەری تەندروستی تا چەند هاوکار و خزمەت بە وڵاتیان دەکات لەو ناوچەیەدا؟ دیارە کەرتی تەندروستی بەگشتی ئەوەی تایبەت بێ بە خزمەتگوزارەکان لەو بوارەدا هەر چون لەبەرەوەی کە لێرە بەڕێوەبەرەتیەکیان بەڕێوەبەرەتیەکی تەندروستیە هەموو جارێک بۆ هەر پێداویستێکیان دیارە احتیمالی لەسەر بەڕێوەبەرەتە گشتەکان وەزارەتی تەندروستیە. ئەو داهاتی خۆ دەزانرێت سیاسەتی کارکردنی حکوومەت ئێستا ئاوای ئەو داهاتی کە لە هەموو شوێنەکانە دەست دەکەێت دیارە کەرتی تەندروستی یەکێکە لەو کەرتانی کە داهاتی هەیە بەڵام ئەم داهاتانە عادەتەن وەکو هەر هەموو سێکتەرەکانی تر داهاتەکەی جارێکی دەبرێتەوە و تەسلیمی شوێنەکە ناکرێت یان ئەگەر ئێستا لە چوارچەوەی چەمچەماڵە ئەو داهاتی کە بدرێتەوە بە بەڕێوەبەرەتی تەندروستی چەمچەماڵ پێم وایە توانی خزمەتگوزارێکی زیاتر لەوەی کە ئێستا هەیە پێشکەش بە هاوڵاتی بکات بەڵام لە کاتێکا کە بە شێوەیەکی سیستەمێکە لێ وەرەگیرێتەوە ئیتر ئەو دەستەوەسانە بێت لەوەی کە بتوانێت خزمەتێکی زیاتر بکە دیارە کەرتی تەندروستی لە چەمچەماڵش وەکو هەر کەرتێکی تر لە شار و شارۆچەکانی تری کوردستانە یعنی هەمویان لە هاو ئاستی ئەوەن ئەگەر بتوانێت خزمەتگوزاری بکات لەو هاوکاری متەواضعانەیە کە ئەتوانی پێشکەشی هاوڵاتی بکات بەڵام لەوەی کاتێک کە دەرمان نامێنێت یان مەسەن هەندێک لە پسپۆڕەکان لە شارۆچکەی چەمچەماڵەکە من بەڕاستیەوە بەشێکیان احتیما دەکاتە سەر ئەوەی تا چەندێک وەزارەتی تەندروستی هاوکار بێت کە بە دڵنیایەوە بە پێویست هاوکار نییە نەک بۆ چەمچەماڵ و پێم وایە بۆ هەموو شار و شارۆچکەیەک بەردەوام ئەو گلێ و گازندانە هەیە و لە عینەکەش لەوانەیە پسپۆڕەکان بەشێک لەم شار پێویستی بە هەندێک پسپۆڕی هەبێت ئەسڵان هەندێک لە پسپۆڕەکان هەرتیایان نییە بەڵام ئایا ئەوە وەزارەت چەندێک دەتوانێت لە هەندێک شوێنە تەزەخم هەیە لەوانێت بەشێک لە پزیشکان زۆرتر بن بەڵام لە چەمچەماڵەکەمە ئەوە پەیوەندی بە پلانی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرەتی گشتی سلێمانیەوە معلوم پەیوەندی بە بەڕێوەبەرەتی تەندروستی چەمچەماڵیش تا ئەوەی کە زیاتر بە دوواداچوونکەن بەگشتی ئێمە لە پاڵ و خزمەتانەی کەین قەناعەتمان وایە کە لە ڕاستیە هەر هێکێک لە کەرتی تەندروستی لە مەجای کەرتی تایبەتە نابێ بە بەدیلی کەرتە گشتێکە چونکە بەڕاستی هاوڵاتێکی بێشمار لە شارۆچکەی چەمچەماڵە لەوانەیە ئێستا نزیکەی 180 بۆ 200,000 هاوڵاتی بە شار و شارۆچکە و بە شارۆچکە و ناحیەکان و گوندەکانی و تیاداژین یعنی یەک تا ئێستا بەگشتی یەک نەخۆشخانەی گشتی هەیە بە فەرمی نەخۆشخانەیەکی گرتمان هەیە کە هێشتاکە نەتوانراوە پسپۆڕێکی زۆری تیادامرێ کە ئومێد دەکەین بەڕێوەبەرەتی گشتی لە سلێمانی و لە چەمچەماڵشە بتوانن کە ئەو نەخۆشخانەش تەفعیل بکەن کە بۆی بتوانێت زۆرترین هاوڵاتی سوودمەند بێت لەوەی کە پسپۆڕی زیاتری تا لێرە دەوام بکات بۆیە بەگشتی وازانم کەرتی تەندروستی لە شارۆچکەی چەمچەماڵش هەر وەکو شوێنەکانی تر وایە هەندێک کێشە و گرفتی هەیە بەشێکیان پەیوەندی بە پلانی حکوومەتەوە هەیە کە بەگشتی ساردە لە تەعاملکردن لەگەڵ شوێنە گشتەکانە بۆیە لێرەش هەر بە هەمان شێوازە. زۆر سپاس بۆ کارزان تایر بەڕێوەبەری کۆمەڵگای پزیشکی بەخشین لە چەمچەماڵ سپاس کە ئەم دەرفەتە دمێ بەخشی و میوانی پەیامی ڕۆژ بوویت. ئەزیزان وەک دەزانین مزگەوتەکان هەمیشە جێگایەک بوون بۆ دەربڕینی خۆشی و ناخۆشی هاوڵاتیان و هەمیشە مسلمانان لەوێ پێکەوە بوونیان هەبووە یەکێکیش لەو شتانەی کە لە مزگەوتەکان ئەنجام دەدرێت و ئێستا هاوڵاتیان ڕوتێکەکەن ئەنجامدانی شەکراو خواردنەوەیە یەکێکە لەو بۆنانی کە ئەنجام دەدرێت لە مزگەوتە بۆیە ڤیدیۆکمان هەیە سەبارەتەوە لە سەی سادق بابێک و بینەری ئەو ڤیدیۆ. جلیلەوە بەخێر هاتنی هەموو لایەکانەکەی یاخوا بەخێر بێن سەر چاومان سوپاسانەکەیت کە لەم کاتە گەرمەدا لەبری ئەوەی کە ئەو پارە زۆرە بدرێ بە هۆڵ کە بۆ چەند سعاتێک ئەو پەڕی سعاتێک 250,000 تا 300,000 بەڵام مزگەوتێک مزگەوتەکانمان چۆڵ بێ لە ڕاستیە ئەبێ ئێمە هەر بگەڕێنەوە بۆ ناو مزگەوتەکان جگەل لە بۆ نەکۆمەڵایەتیەکان حەلی مشکیلەی مجتەمەعی ئێمە ڕاستی لای مزگەوتەکانە
یعنی ئەم 200,000 کوڕی فەقیر یعنی گەورەیکن لەسەر کوڕی فەقیر مەسروفاتێکی نابەجێ و ناشەرعی ئەمە شتێکی باش نیە و ئەوە تا ئێمە هاوردومانە بۆ ناو مزگەوتەکان و هیچ کێشەژمانی و زۆر دڵیژمان خۆشە و شتێکی پیرۆزەی شەڵ. لەوانەیە مەصرفێکی زۆر و خەرجێکی زۆر بکرێ لە هۆڵەکان یاخۆ لەو جێگانەی کە تایبەتن بە شەکراو خواردنەوە، بەڵام مزگەوتەکان بێکولفەیە و یعنی هیچ پارەیەکی تێ ناشێ و لە هەمان کاتا زیندووکردنەوەی سونەتێکیشە، چونکە مزگەوتەکان لە دێر زەمانەوە بۆم قەزەیە بەکار هاتوون و ڕاگەیاندن و ئیعلانی خطبە و مارەبڕینی ئافرەتان لە مزگەوتەکان بۆ کاتی خۆی و ئێستاش بەکارهێنانی مزگەوتەکان زیندووکردنەوەی ئەو سونەتەیە لە بەرژەوەندی هاوڵاتیانە. بەڵێ وە کار ئاسانیکشە بۆ هاوڵاتیان بە تایبەتی بۆ ئەو دادە و کاکەیە کە پرۆسی زەواج پێکێن و مەصروفێکیان بۆ دەگەڕێتەوە. بۆیە بەڕاستی هەموو لایەکمان ئەبێ بە جوانی و بە باشی بە تۆکمەی هەوڵ بدەین بۆ ئەوەی ئەم دەستگای خێزانە پتەوکەین، ئەم دەستگای خێزانە برێو پێ بدەین ئەو عوائق و ئەو بربەست و بەستەڵەکانی کە ڕێ لە زەواجەگرن کە دەستگای خێزان پەگەخەن و ئیفلیجەکەن هەمومان بەرەنگاریەوانە ببینەوە، هەمومان شان بە شان یەک دەست لە ناو دەستی یەک بتوانین هاوکاریەک بین تاوەکو پرۆسەی زەواج پرۆسە و مەشروعی پیرۆزی زەواج بەردەوام ببێ. خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین و لەو تەوەر و بابەتانی ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون. تەوەری دووەممان تایبەتە بە بانکخوازێک ئەویش مامۆستا جەمیل عەلیە کە خزمەتێکی زۆری بە بواری بانکخوازی کردووە و یەکێک بۆ لەو زانە گەورانەی کورد کە زانایەکی زۆر تایبەت بوو و خاوەنی زانستێکی زۆر باش بوو و چەندین کەڵە پیاوی تریش لەژێر دەستی مامۆستایە پێگەین و بوونەتە مامۆستای ئاینی و ڕۆڵی خۆیان بینیوە کە ئەمڕۆ باز لە ژیاننامەی ئەوەکەین و لە ساڵیادی کۆچکردنی ئەوە باز لە خزمەتەکانی مامۆستا دەکەین کە چ خزمەتێکی پێشکەش کردووە بە بواری ئاینی ئیسلام و توانیوێتی چ جێدەستێک جێبهێڵێت. ئەمڕۆ باسی ئەم تەورەیە دەکەین لەگەڵ کوڕی مامۆستایە کە ئەویش زۆر بەڕێز کاک ئوسامە جەمیلە. سڵاوی خوات لێبێت و ئەم کاتت باش، سپاس بۆم دەرفەتە. ئەگەر سەرەتا ئاماژەیەک بە ژیانی مامۆستا بێت. بە ناوی خۆی بەخشندەی مهرەبان، سڵاوی خۆی گەورە لە ئێوە و لە سەرجەم بینەرانی بەڕێز. بەجێرەی ئەوەی کەوا یەک لە پورەکانم کە خۆشی بابم بوو لە بابیشم گەورەتر بوو، گوتی لە زستانی 1946 بابت لە دایک بوو، یعنی بابم مامۆستا جەمیل. گوتی بەوەی دەزانم، گوتی ئەمە کە باب موداکم دەچوونە درونەی، گوتی بابت ئەو کاتە لە ناو لانچێ بوو، معنای عادەتەن درونە مانجی 5 و 6 معناوێ لە زستانی یعنی ڕەنگە لە مانجی 12 مانجی یەک لە دایک بووە لە گوندی شاوێز. بابم 3 برابوون لەگەر 4 خوشتی. باپیرم حاجی عەلی خەرچی گوندی شاوێز بووە، مە هەر بە ئەسڵ ئەو گوندە هی ئێمەیە لە عەشیرەتی میریان بەجین. قووەتی باپیرم لەوە بووکەوە پیاوەکی نەخیندەوار بووە،
بەڵام زۆر حەزی کردیە ئەو کوڕەی ببیتە خیندەوار و مەلا ینی کە بابم بوویتە 4-5 ساڵی یەکسەر دەستی گرتیە بردیتە مزگەوتی گوندەکەی بە مامەستا مەلا عەبدوڵای سێبەردانی گوتیەکە ئەو کاتە لە گوندەکەی ما ئیمام و خەتیب بووە پێی گوتیە ئەگەر ئەو کوڕەی من فێرە خیندەواری نەکەی و فێرە قورئان نەکەی ئەمن دەیبمە شاری لەوێ داخلی مەکتەبی دەکەم لەوێش ئەگەر کوڕەکەم هەر شتێکی بەسەر هات لە دین لایدا یا بێدین بوو لە نەتیجەی ئەو خینەی دەیکات چکە خەڵک وا بوو جاران دەیگوت ئەوەی بچێتە مەکتەب بێدین دەبی ئەوە لە ڕۆژی قیامەت ئەمنی خەیتوو دەگرم ئیتر مامەستا وەری دەگری بەڵام باپیرم لەبەرچە عاشقی ئەوەی بووە کە لە ناو کوڕەکانی کە دوو کوڕیدی هەبووە ئەو ببیتە خیندەوار سەبەبی ڕئیسی ڕەنگە ئەوە بووبی بابم دەنجی زۆر خۆش بووە یەک لە دەنگ خۆشەکانی گوندی شاوێز بۆ کە دەنجیشی چوویتەوە سەر باپیری کە ناوی یوسف بەگ بووە پیرداود یوسف بەگ ئەو یەک لە دەنگ خۆشەکان بووە یەک لە لاوگبێژ و حەیران بێژە هەرە ناودارەکانی ئەو مەنتیقەی بووە بەڵام لەبەر ئەوەی ئەو کاتە ڕیکۆرتەر و قەوان و شت نەبووە تەزیل بکرێت بۆیە بەداخەوە دەنجی نەمایە ئیدی بابم دەستە مزگەفت لەوێ بەردەوام دەبی پاشان کە قۆناغی مزگەفت تەواو دەکا باپیرم هەردەسی دەیباتە شاری هەولێرێ خۆی دەهینتە هەولێرێ دەهینتە هەولێرێ لەوێ دەیەوێت لە مەکتەبی دابنێ دەینیتە سەر قەڵاتێ لەسەر قەڵاتێ مەکتەبەکی ئیسلامی هەبووە مەدرسەی ئیسلامی لەوێ بابم بەردەوام دەبی لە خیندن بەڵام یەکەم جار وەری ناگرن چونکە دەڵێن ئەوە تەمەنی گەورەیە بابم 46 بووە دیارە پێی دەچی لە 57 و 58 و ئەوانە هی ناویتیە شاری ئەیدر لەوێ برادەرشی دەبی ناوی مامڕەجە بە مامڕەجە بۆتانی پێی دەرێ بڕۆ عریزەشی بدەبرێ ئەو نفوسە کە موالی 46 ئەوە ئی جەمیلیە ئەو جەمیلە مردیە ئێستا ئەو کوڕم بووە ساری 52 ئەوەم بە ناوی کردیە بە قەستی ئەوەی دەرێت تەنها لەبەر ئەوەی بابم لە مەکتەب وەربژیرێ ینی ئەتوبینە بەرچاوت پیاوەکی نەخیندەوار ئەوەندە ئیرادەی بە قووەت بێوێ ئەو کوڕی بچیتە مەکتەبێ ببورین ئیدی لە مەکتەب وەردەگیرێ و تەواو دەکا بابم ساڵی 1965 لەسەر قەڵا دوو کەس دەناسی یەکیان خەڵکی ئاکرێ بە ناوی مامۆستا سۆهەیب کە ئەو کاتە ناوی سۆفی بووە بابمان دوای ناوی دەگۆڕن دەیکەنە سۆهەیب و ئەویش هە لە نفوس دەیگۆڕی یەکی دیژ ناوی مەعاز بووە مەعاز خەرشی مووسڵێ بووە کورد بووینە لەوان فکرەی حرەکەی ئیسلامی و ئەو کاتە تەبەن بەس حرەکەی ئیخوان موسلمین هەبووە لە سەرتاسەری عێراق و عالەمی ئیسلامی بابم لە ڕێی ئەوانەوە ئاشنا دەبی بە حرەکەی ئیخوان موسلمین و حرەکەی ئیسلامی لە ساڵی 1965 دەبیتە ئەندام کە دەبتە ئەندام لە حرەکەی ئیخوان موسلمین ئەلەوێ خەڵکی دی دەناسی لە هەولێرێ مەسە مامۆستا خەلیل عەبدوڵڵا دەناسی مامۆستا ئەحمەد حەمەدەمین دەناسی مامۆستا ئەسعەد دەناسی مامۆستا وریا بەهادین دەناسی پاشان لە حەفتاکان مامۆستا مەلا سەلمان دەناسی مامۆستا عەبدولقادر براتی دەناسی کاک عەبدولباسط دەناسی کوشینچی کۆمەڵک لە داعیەکانی هەولێرێ کە لە حەفتاکان و لە شەستەکان ئیشیان کردیە ئیدی ئەوە دەبیتە سەرەتایەک لە بۆ ئەوەی کەوا بابم بێتە ناو حرەکەی ئیسلامی و فکری حرەکەی ئیسلامی وەرگری ببێتە ئەندامەشی زۆر چالاک لەو قۆناغە زۆر باشە مامۆستا باست لەوە کرد کە دەبێتە ئەندام لەو حرەکەیەدا ئەو کاتە ئەو سەردەمە تا چەند زەروریەت بووە ڕۆڵی مامۆستا چی بوو لەو حرەکەتەداوە لە نێو ئیخوان موسلمیندا چ ڕۆڵێکیان هەبوو لە کاتێکدا کە دەزانی حزبی بەعز حکمی دەکردووە سەردەمێکی تاریک و زوڵم و ستەم لەو ناوچەیەدا هەبوو بەڵێ خۆی یەک ینی تێبینی بدەمەنگۆ بینەران ئەو کاتە بابم چاوی ساغ بوو بەڵێ بەڵێ ینی دەیبینی هێشتا چاوی تێک نەچوو بوو ینی پیاوەچوی چاوساغ چاوی ئەتیادی و پاشان دەچێتە ئامادەی کشت و کاڵ و لەوێ خەڵکی دی دەناسێوێنی تا ساڵی 76 چاوی تێک چوو ینی لە بیدایەتەوە ئەو چاویوانە بوو لۆیە کە تەماشا ڕسمەکانیشی دەکەی دەبینی دوو چاوی ئەتیادی هەیە یعنی وەکو ئەوانەی کە نابینانە چاوی سپی نییە یا ڕژ نییە یا بیلبیلەی نییە مەسە نا چاوەکی زۆر ئاسایی بەڵام لە ژۆرێ خەلەلی هەبوو ماوەستا و سامەدەوترێ بە نەخۆشیە بووە ساحەی سیاسی بەڵێ ئەگەر وەڵامی پرسیارەکەت بدەمە
ئەو کاتە ساحەی سیاسی تەنها ئەحزابی قەومی و علمانی هەبووە. مەسەلەن لە کوردستان حیزبی شوعی عێراق هەبووە، پارتی دیموکراتی و کوردستان هەبووە، پاشان لە شێستەکان لە 64 و ئەوانە حرەکەی جەلالی پێیادەبی و دوایش لە ساڵی 68 حزبی بەعز دێتە سەردەسەڵات کە دێتە سەردەسەڵاتیش تەبعاً محاربەی هەموو ئەحزاب دەکا و نایڵێ هیچ حیزبەک ببینێ. بەڵام بە ئیزافەی ئەوە لەسەر ساحەی سیاسی عێراقی حزبی ئیسلامی عێراقی هەبووە کە حرەکەی ئیخوان موسلیمین بوون، بەڵام لە دوای ساڵی 58 کە عەبدولکەریم قاسم کودەتا ئەنجام دەدا، کودەدای سەربازی لە 58 لە چاردەی تەمووز، حرەکەی ئیخوان موسلیمین واجهەیەک لە بخۆیان دادەنێن بە ناوی حزبی ئیسلامی عێراقی کە محەممەد محموود سەواف و عەدنان دلێمی و محەممەد ئەحمەد ڕاشید و عەبدولکەریم زێدان و ئەوانە قیادەیان دەکرد. لە کوردستانیش کۆمەڵە کەسایەتی گەورە هەبوون کە قیادەی حرەکەی ئیخوان موسلیمینیان دەکرد. بۆ نمونە لە هەولێرێ مامۆستا خەلیل عەبدوڵڵا بوو، مامۆستا ئەحمەد حەمەدەمین بوو، کاک مخلص یونس بوو، حاجی فواد بوو بەڕەحمەتبی بابم بوو، لە منطقەی سلێمانی و هەڵەبجەش بەڕێز مامۆستا مەلا عوسمان بوو، هەزار ڕەحمەتی لێبی، مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز بوو، مامۆستا عومەر ڕێشاوەی بوو، پاشان مامۆستا سەلاحەدین و ئەوانە دێت. یعنی ئەو کاتە تەنها حرەکەی ئیسلامی کە هەبوو لە کوردستان بەس ئیخوان موسلیمین بوو برێن، ئەوانە قیادەیان دەکرد و لەوانەش من زمنێ مەسەل لە هەولێرێ بابم بوو، وریا بەهادین بوو، مامۆستا سوهەیب بوو، مامۆستا ئەسعەد بوو، مەجموعەکی زۆر بوون. یعنی ئەوانە مواجهەی حرەکەی قەومی و علمانیان دەکرد لە کوردستان و دەیانویست فکری ئیسلامی سەر لە نوێ بگەڕێتەوە لە بۆ خەڵک، چونکە جەنابەت دەزانی حرەکەی قەومی لە دوای شۆڕشی فەڕەنسی پێیا بوو، لە دوای ڕوخانی خەلافەی عوسمانیش کە لە ساڵی 1924 مستەفا کەمال ئەتاتۆرێک ڕوخاندی و دەوڵەتی تورکیای دامەزران، پێش ئەوەش لە ساڵی 1970 کەوە حرەکەی ئیتحاد و تەرەقی دروست دەبی، لەبێ بە فکری قەومی دێتە ناو عالەمی ئیسلامی. ینی پێشتر ئەوە نەبووە، ئەوە کوردە، ئەوە عەرەبە، ئەوە تورکە، ینی ئەوە نەبووە، ینی خەڵک هەمووی مسلمان بوو و هەمووی لەژێر سێبەری ینی خەلافەی ئیسلامی ژیایە. لێرە بابمان بە ڕەحمەت بی لە شێستەکان کە دەست بەکار دەکەن لە ڕێگای مەسەلەن ئەو کاتە وتار بووە، خوتبە بووە، محازەرات بووە، سەردانی گوندەکان بووە، سەردانی قەزا و ناحیەکان بووە. ینی بابم باسی دەکرد دەیگووە ئەمن هەموو شارۆچکەکانی کوردستان گەڕام، هەتا منتیقای ڕەواندوز ڕۆیشتین لەوێن دەری، پاشان دەچوینە کەرکووک، دەچوینە سلێمانی و ڕەبتەشی ڕاستەوخۆیان بە حیزبی ئیسلامی عێراقی هەبووە لە بەغدا. ئەوە تەبان بەردەوام بووە هەتا دوای ئەوەی کەوە حیزبی بەعز دێتە سەردەسەڵات و حرەکەی ئیسلامی مەنع دەکا و ئەحزابی سیاسی هەمووی لە ناو دەبە. بەڵام بابموان بڵێن هەرواز ناینن، مەسەلەن لە هەفتەیەکانیش دێن لە ڕێگای دروستکردنی و ئوسرە، ئەویش بەوەی گوتنەوەی قورئان، تەفسیر، حەدیث بە گەنجەکان بەردەوام بووینە، ینی بەردەوام بووینە هەتا ساڵی 1991 هەرچەندە زۆر جار مەسەلەن ئەندامەکانیان دەگیران، ئیعدام دەکران لەلایەن حیزبی بەعز مەسەلەن کێشە دروست دەکات، بەڵام هەر بەردەوام بوو. لە ساڵی 76 بابم گۆڕانکاریەک بەسەر ژیانی دادێ، ئەویش ئەوەیە چاوەکانی لە دەست دەدا. طبعاً لە کۆتایی شێستەکان چاوەکانی تووشی نەخۆشی دەبی، دەستە بەغدایە، لەوێ عملیاتێک دەکا و چا دەبی، 2-3 ساڵ پێ دەچی دیسان وای لێ دێتەوە. بەڵام لە ساڵی 1976 بە یەکجاری چاوی لە دەست دەدا. ئیتر هەتا لە وەزیفەکەشی کە مامۆستا دەبی لە ئامادەی کوشتتوکاڵ لەوێش خانەنشین دەکرێت، چونکە ناتوانانی دەرز برێتەوە کە چاوی نامینێ. ئیدی ئەوە قۆناغەکی نوێ لە ژیانی بابم دەست پێ دەکات. مامۆستا سەرڕای کە ئەوەی مامۆستا بینایی لە دەستەدا وەک دەوترێ نەخۆشیەکی توش دەبێت، بەڵام ناوەستێت لەوەی کە کاری بانکخوازی بکە بۆی کە بۆستێت لە کاری باش و لە خزمەتکردن بە بواری ئاینی ئیسلام. ئەمە پێکی مامۆستا تا چەندێکگەگەێنێ؟ ئایا بەڕاستی مامۆستا لە دوای ئەوەی کە ئەو ڕووداوەشی بەسەر هاو هەر کۆمەڵەدانە توانی لە بواری ئیسلامیا خزمەت بکات؟ بەڵێ خۆی بابم پێش ئەوەی چاو لە دەست بدات تقریبەن هەموو جارێ دەیگوت 3-4 جزء قورئانم لەبەر بوو، مەسە عەمەی لەبەر بووە، تەبارەکەی لەبەر بووە، زاریاتی لەبەر بووە، سوورەتی بەقەرە و ئالی عیمرانی لەبەر بووە، بەڵام بڕیاری کۆتایی نەدابوو کەوا بڵێن هەموو قورئان لەبەر بکە. دوای ئەوەی چاوەکانی لە دەست دەدا
خۆی و دوو برادری دی یەکیان ناوی مامۆستا جەمال کاکۆ بوو لەگەر یەکەشی دی ئەو وەفاتی کردێ بە ڕەحمەت بێ بڕیار دەدەن قورئانی پیرۆز لەبەر بکەن طبعا قورئانی پیرۆز لەبەرکردن ئەو کاتە چکۆ بام چاوی نەیدەدیت مامۆستا جەمال هەموو ڕۆژێ دەهاتە مەمارمان لەکن خەسخانەی جمهوری بوو ئەویش لە سەیداوەی بوو هەموو ڕۆژێ بە پاسکلێکی دەهات چەند ئاەتەشی دەدا بابم لەگەر بابم پێکەوە دەیانخین لەبەری دەکرد سبێنێ دەهات لێی دەپرسێەوە بەردەوام بوون دوایی تەزیل پیا بوو کە تەزیل پیا بوو بابم توانی کاسێتەکانی منشاوی پەیدا بکە بە ڕەحمەت بی ئەوەی کەوا قورئان دەخوێنی بە تەجوید ئیدی بە تەزیلی دەستی پێکرد بە تەزیلی لێ دەدا جێی دەدا ئاەتەکەی لە دووی دەگۆتەوە تەزیل لێدا دەیگۆتەوە وردە وردەتوانی لە ماوەی وابزانام 4 ساڵ یا 5 ساڵ هەموو قورئانی پیرۆز لەبەر بکە ئەوە تەبەن گۆڕانکارێکی گەورەی لە ژیانی بابم دروست کرد کە قورئانی هەموو لەبەر کرد ئەوە نەبوو هەروەکو حافظ قورئانێک دابنیشی مەسەلەن ئیدی واز لێ بینی نا طب بابم نە لە تازیان دەیخین و قورئانیشی قەت برێ مەسەلەن یا بە پارەخین بی یا نا لە تازیە ئەگەر بیخین با مەسەلەن کە برادێکی وەفاتی بکردبایە کە دەچوە تازیەی صاحب تازیە تەکلیفی دەکرد مامۆستا حەز دەکەم هەندە قورئانی بخینی زۆر تەکلیفی لێ دەکرد ئەویش دەیخین زۆر جار دەیگۆ ناتوانم یا قورگم تەواو نییە بەڵام چوو با تازەی هەر پیاوەکی فەقیر ئیلا قورئانی دەخین هەموو جارە دەمگو بابە لۆ دەخینی دەیگو کوڕم ئەوە فەقیرە مردیە دەیگو دڵی خۆش دەبی ئەمن خزم و کەسی دنیا خۆش دەبی کە ئەمە دێم قورئان لە بۆیان دەدەقە سعاتێک لە تازەکەی دادەنیشم کە دوو جار قورئانی دەخینم دەیگو زۆر دریان خۆش دەبی بە پێچەوانەوە کە دەچوە تازەی دەورە مندان زۆر کەم قورئانی دەخین نەیدەخین یعنی زۆر ئیلحاحیان لێ دەکرد بە زۆری جارووا بوون دەمگو بابە لۆ ناخینی دەیگو کوڕم دەیگو ئەمن چاوم نابینی هەیە نامناسی هەیە دەرێ ئەو مەلا حافزاتی قورئانی دەخینی تا 2 دیناری بدەنی دەیگو ئەمنیش ئەوە لەکنە من کفرێت تەبەن بابم ئەلحەمدوللا زۆر سەربرد بوو نەکەر خۆی یارمەتی هەژارایی هەشتایەکان بەردەوام بوو بەڵام لە دوای بەڵێ پێگەیەکی کۆمەڵایەتی تایبەتیشیە بووە لە ناو خەڵکدا لەگەڵ ئەو کەسانی کە سەردانی مزگەوتیان کردووە لەگەڵ خوێندکارەکانیانی ئەمە وای لە مامۆستا کردووە کە سەرڕای ئەوەی کە بۆ نمونە نابیناش بووە بەڵام هەمیشە بەدەم خەڵکەوە بووە سەردانی کردوون قورئانی بۆ خوێندون ئەمە بە خۆی پێگەی مامۆستا دەرەخات لەو کاتەدا بەڵێ بەتەکید تەبەن بابم دوای ڕاپەڕین جەنابتان دەزانن یعنی یەک لە دامەزرێنەرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو لە دەستەی دامەزرێنەران بوو چۆکە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو کاتە برین دەرێژە پێدەری حرەکەی ئیخوان موسلیمی بوو لە کوردستان دوای ماوەیەکمانەوە لە ناوی یەکگرتوو ڕۆژێک خەونێکی دەبینی خەون وابزانم یان ئەو یان یەکەشی دی خەونێک دەبینی لەو خەونە مەسەلەی قورئان و فێرکردنی قورئان و حفزی قورئان ئەو شتانە یعنی مهم شتەی وای لێ بۆ دێ فکر لەوەی دەکاتەوە کەوا قوتابخانەیەک دامەزرێنی لە بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەو کاتە تەبەن بیناو جێگان نەبووە دەچیتە لای مامۆستا مەلا عەبدوڵڵای پەرپیتانی کە ئیمام و خەتیبی مزگەوتی سپی بوو لە هەولێرێ لە گەڕەشی تەیراوەی ئەویش فکرەکەی زۆر پێپاش دەبی و جێگایەک تەرخان دەکات لە ناو مزگەوت لە ساڵی 1992 خۆی و مامۆستا جەمال و مەلا محەممەدی کاموسەچی و مامۆستا یەحیا و کۆمەڵێک کەسی دی دێن لەوێ یەکەم بەردی بناغەی ئەو مەدرسەی تەحفیزەی دادنێن ماوەشی زۆر لەوێ دەمینێنەوە و قوتابیەکی زۆر بە پیریانەوە دێ و خەڵکەکی زۆر فێرە قورئان دەکا و هەم لەبەرکردن هەم تەفسیر و ئەنجا لە پاڵ ئەوە علومی قورئانی یعنی ئەمگۆ دەزانن مەسەلەن ئەوە تەجویدە تەرتیلە علومی قورئانە قیراءاتە مەسەلەن ئەوانە هەمووی بەردەوام دەبن تاوەکو خانوەک تەرتیب دەکەن لە ڕێگەی ڕابطەی ئیسلامی و ڕێکخراوی ئیقرا دادەمەزرێنی بە هاوکاری برایەکانی و ئەو ئافرەت خوشکانەی کە لەگەری بوون پاشان لەق لە هەموو کوردستان دەکاتەوە ئەوە تەبعەن یەکێکە لە کارە هەرە گەورەکانی بابم کە زۆر شانازی پێ دەکرد حتا بە ڕەحمەت بی هەموو جارێت دەیگۆ کوڕم ئەگەر مردم دەیگۆ ڕجاتان لێ دەکەم بمبەنە ناو مەدرسەی تەحفیز لە ناو ئەو دارە مەیتەکەی لە ناو تەحفیزی غورفە بە غورفە بمجێڕن ئەو جە بمبەنە قەبرستانی دەیگۆ چکە گەورەیی من دەیگۆ لەو تەحفیزەیە دەیگۆ هەزاران کەسێ چاوی نابینی لە بن دیواری قەراتێ لە بازاڕی دانیشتێ دەستڕەچڕای خستیا
قورآانی دەخینی خەرێک پارەی دەداتێ دەیگو ئەمن بەس بەو قورآانەی ئەوەندە گەورە بوویمە پێگەی کۆمەڵایەتیم پێگەی سیاسیم پێگەی ئیسلامیم پێگەی دینداریم ئەجا دوای ئەوە بوو بە ئیمام و خەتیب لە مزگەوتی علادین سوجادی لە شۆڕش پاشان چووە زینستی یعنی بووە کەسایەتێکی زۆر گەورە لەسەر ئاستی کوردستان خەڵکەشی زۆر لەسەر دەستیوی فێرە قورئان بوو فێرە دین بوو خەڵکەشی زۆر هاتە ڕێزی حرەکەی ئیسلامی بەگشتی یعنی ئەو ئەنجا کابرایەک بوو زۆر منفتح و کراوە بوو لەگەڵ هەموو کەس علاقەی خۆش بوو لەگەڵ هەموو لایەنە ئیسلامیەکان بە حیاتی شێشەی لە بوو کەس دروست نەکرد بوو سەردانی هەمویان دەکرد یعنی بوو بە کەسایەتێکی وا گەورە کە لە هەفتەی هەفت کە ئەوڵ و سار ڕۆژێتی جەنابتان ببردێک کە وەفاتی کرد هەموو کوردستان هەژا یعنی لەو کاتەکەوا کڕۆنەش بوو کەنیان دەیەش خەڵک بێتە دەرەوە مەنعی تەجەول بوو ئەو هەموو خەڵکە هاتە سەر قەبران تازەکەی ئەوەندە یعنی ئەوە دەسەلمێنی لەوەی کەوا بابم بەڕەحمەت بی کەسایەتیەک بوو بڕاتە بێ ئەمە زۆر جار دەچینە سەر قەبران بەردەوام دەچین دەبینین خەڵکەشی زۆر لەسەر قەبرانە وا دانیشە فاتحەی دەخینی قورئانی دەخینی بە خێراتنیان دەکەین دەرێن نەنگۆشێنە دەرێن وەڵی مەسا من کات خۆی نەخۆش ماتمەکەم مامەستای دوعای لێ بۆ کردیمە خوا شفا دەمە سەردارم کردیە ئەمن دەستم کورد بۆ هاتیمە هاوکاری کردیمە یارمەتی دایما مەسەلەن یعنی الحەمدولله پێگەشی هێزگار گەورەی بەجێهێشت توانی بسەلمێنی ئەو کەسانەی کەوا خزمەتی ئیسلام دەکەن و ئەوانەی کەوا خزمەتی موسڵمانان و خەڵک دەکەن هەر بە سەروەرزی دەمینێنەوە هەوڵ سامە دوو پرسیارمەیەگە لە کۆتاییەکیانەوەیە پەیوەندی نێوان خێزان لەگەڵ ئێوەدا چۆنی بوو هەمیشەکە لە تەلەڤیزیۆنەکانەوە دەمابینی ڕووخۆشیێکی ئێجگاری هەبوو ینی هەر کەسێک سیمای مامۆسای دەبینی پێخۆش بوو چاوی لەسەر سیمای لا نەبادانی ئەمە بەبێ مبالەغەکە شتەکە وا بۆ شێوازە و کە دیار بووە دوا پرسیاریشمەوەیە کە چی بکرێت کە ئێمە لەسەر ڕێبازی مامۆستا بەردەوام بین کۆمەلگا لەسەر ڕێبازی مامۆستا بەردەوام بێت کە خۆی گەورە بۆ تاقیشی کردوتەوە کە نابینا بووە بەڵام هەمیشە و بەردەوام کۆڵی نەداوە لە خزمەتکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام بابم بەتەبع ینی ئەمە وەکو عائیلە زۆر سوعبەتی و قسە خۆشین هەمومان هەتا برایەکانیشم خوشکەکانم و ئەوەش لە باپیرمان لە بۆمانمایە باپیرم بە ڕەحمەت بی پیاوەشی زۆر قسە خۆش و سوعبەتی بوو ینی هەموو جارێ ئەمە دەمانگۆ ئەگەر مردن نەبایە ئەوە باپیرم بە تاکید نەدەبرد چونکە هەفت ساری ژیا ینی ئەوەندە پیاوەشی قسە خۆش و ڕووخۆش و بابیشم بە ڕەحمەت بی پیاوەشی زۆر متەوازع زۆر خاکەڕایی یعنی هەموو جارێ لە مزگەفتێ مەسەلەن کە دەهاتی نەدەرێ خاستن بەو دو سێ ساڵەی ئەخیری بە زۆری ئەمن و ئەو زۆر پێکەوە بووین چکە دراوسێژ بووین و بەیەکەوە دەچوینە مزگەفت بەیانیانی وەڕوان و ئێواران و ئەغرب بەیەکەوە بووین ینی ئەمن سێچا ساڵی ئەخیری لە کوڕەکانی کە کوڕی گەورەشیمە نێزیکترین کەس بووم لێ یعنی لە مزگەفتێ مەسە کە پیاوەک دەهات پرسیارێکی شەرعی لێ دەکرد یا مندارێک دەهات دەیگۆ مامەستا چۆنی یعنی جێی لێ نەبوو بەنیو سعات لەگەری ڕاوەستی قسەی لەگە بکە قسەی خۆشی لەگە بکە دەیگۆ وەرە بچینەوە مارێ دەی بردەوە ماری دەستی کورد بە پارەی پێویست بە یارمەتی دەدا ینی پیاوەکی ئەو جا هەموو جارێ دەمگو بابە وەڵی ئەتوو مەسە چکۆ بابم کە داکەم وفاتی کرد لە 2010 ژنمان لۆ هیناوە ژنی هیناوە خات و شلێری هیناوە کە ئەو دو سێ ساڵی تەمەنی ژیانێکی زۆر خۆشان بە یەکە بردەسەری دەمگو بابە ئەتوو ئاخر ئەوە تو تازە خێزانێتی نایتەوە وا لە ماریاخە چاوەڕێ دەکات و سبەنێ ماتێنە نوێژێت و ئەو خەڵکە دێنە خۆشە لەسەری دەگو کوڕم ئەو خەرکە لەو سەری دنیای دێتەکنە من یعنی ئەمەلی ئەوەیەکەوە ئەمن بیبینم دوو قسەی خۆشی لەگەر بکەم ئەمن کو دەتوانم ڕەتی بکەمەوە چ جوابی خوا بدەمەوە لە قیامەتیە ینی پیاوەک بوو یەک پارچە لە نەرمونیانی لە هێمنی لە سەرخۆی لە باشی لە ڕووخۆشی لە قسە لە دینداری لە ساڵحی بڕوا بکە لەوەتی چاوم بوویتەوە ئەمن طبعا هەتا بوومە 29 سال لە ماری بابم ژیام کە ژنمینا دەرچووم بە هەموو تەمەنی خۆم یەک شەوی نەمبینیە ئەو پیاوە نیوەی شەو هەرنەستیتەوە تا نوێژی بەیانی شەو نوێژ نەکا ئەنجا دوای شەو نوێژ کە بانگی دەدا دەچووە مزگەفت دەهاتەوە هەموو ڕۆژێ جوز قورئانی دەخین هەتا ڕۆژەردە یعنی ژیانی یەک پارچە لە دینداری بوو ڕۆژ نەبوو لە نوێژ نەگریە فرمێسک بە چاوەکانی دانێتە خوارێ یعنی هەتا کە چوینە مزگەفتی زینستی خۆی نەقل کردەوێ ڕۆژێکی خەڵکەکە هات نەکنە من گوتیان زۆر مەمنون دەبین ئەگەر یەک ملاحەزەی بە بابت برەی گوتم فەرمونون گوتیان وەڵی بابت لە سوزدە و ڕکوعی زۆر تاخیر دەبی کە نوێژێ لۆمە دەکات ینی زۆر دەمینێتەوە ئەمەش ینی پشتمان دێشی چۆکمان دێشی تا خەڵکەکە مەسەر ڕاهات بوو بە سەریعی نوێژێ بکە
بابیشم ینی لە سوزدە و ڕکوع زۆر دەماوە ئەمنیش پێم گۆ ڕۆژی گوتم بابە وڵی خەڵک لە یەشیان هەیە گوتی چیە کوڕم گوتم وڵی دەرێن ئەتوو لە سوزدە و ڕکوع زۆر دەمینەوە کورە گوتی ئەوانە لە لەزەتی سوزدە و ڕکوع تێناگەن یعنی ئەمن سەردادنیمە سەر عردیلو ئەو خوایەوە تەماشام دەکا حەز دەکەم زۆرترین کات بمینێمەوە لەوەی بەڵام لەبەر خاتریوان قایناکە تۆزێک خەفیفی دەکەم یعنی یەک لەو قسانەی مەسەلەن کە دایم دەیکرد زۆر میم بوو دەیگۆ ئەخر زۆر میمە باب ئەو قسەی بکە بەرامبەر بە کوڕ و کچەکانی لە هەموو مەجلیسە شوێ دەگوت دەیگۆ هەموو کەس دەیگۆ هەموو مندارێک قەرزاری داک و بابیانن دەیگۆ بەڵام ئەمن بەتەنی قەرزاری مندارەکانمم دەیگۆ چونکە ئەزیەتیان نەدایمە کێشان لە بۆ دروست نەکردیمە سەر ڕێچکەی منیان گرتیە باشن خەرک بە چاکە باسییان دەکات دەیگۆ ئەوە گەورەترین سەربەرزیە لە بۆ من خەڵک دوو چاوی ساغی هەیە ئیمکانیەتی هەیە ئەو زە مندارەکانی لە ڕێگا لا دەدەن دەیگۆ ئەمن چاوم نبینی و ئەو مندارانە ئەوها بە جوانی ڕێ منیان گرتیە جێ دەدەنە من ساڵحن کێشەم لۆ دروست ناکەن خێزانم مۆفاتی کرد ژنیان لە بۆ هینامەوە مەسەلام جارێ بە سوعبە دوای دەیگۆ خەڵکی دی داوای ژنێ دەکات ساغیشە مندارەکانی لی دەدەن دەری دەکەن کو ئەتو ژن بە سەداکمان دەینی ئەمە قبور ناکەین یەکی دی بێ میراتی بە دەیگۆ ئەوان ڕجان لەم کردە دەرێن بابە یعنی ئەوانە هەمووی نمونەی ئەوەن کەوە یەک ئەگەر کات هەبی یەک شتی بجێڕمەوە ڕۆژەکی لە مزگەفتێ پاش نوێژێ دانیشت بووین کابرایە کات سەلامی کرد لە بامودانیش گوتی مامەستا گوتی بەرێ گوتی وەڵڵاهی ئەو شۆ گوتی ئەمە زۆر نەخۆشم ینی کابران نەخۆش بوو سحەتی تەواو نەبوو گوتی ئەو شۆ پێغەمبەرم لە خەوێ دیت صلی الله عليه وسلم گوتی ئەمیش گوتم یا رەسوول الله ئەگەر دوعایەکم لۆ بکەی خوا شفام بدە گوتی ئەویش گوتی ئەتوو مادام مامەستا مەلا جەمیل لە هەولێرە هەیە لۆ هاتیەکنە من بڕوکنەوی با ئەو دوعا لۆ بکات بابم کابرا ئەو قسای کرد زۆر تێک چوو هەستا چووە غورفەکەی خۆی بەتەنی ئەوەندە گریا چووی نەکردنی ڕجامان لێکردی کورە بابە کۆ دێگو ئەمن چمە پێغەمبەر باسم بکە ینی پێغەمبەرێک بە گەورەی خۆی بە خەڵکی برێ بڕۆنە لای ئەو با دوعاتان دەستی کابرای گرتیە گوتیتی وەڵڵاهی لە یەک جێی بجێڕێەوە گەردەنت ئازا ناکەم تەبەو بام مۆفاتی کردیە لێ دەجێڕمەوە دەنا خەت نەمان جێڕایتەوە یعنی ئەوەندە پیاوەشی ساڵح بوو ئەوەندە پیاوەشی دیندار بوو ئەوەندە هەتا کە نەخۆشکە تەبەن بردمە ئوردن لەگەر مامەستا مەلا یوسف شافعی چوینە ئوردن لەوێ دکتۆر کە سۆنەر و ئەشیعە و شتمان لە بۆ کرد دکتۆر گوتی وەڵڵاهی بەداخەوە ئوستازەت و لە سوورێنس کرد شێرپەنجە هەیە تووشی شێرپەنجەی سوورێنسێک بۆی و ئینتیشاریشی کردیە بابم پێکەنی یعنی تەوەقوعی کرد مەسەلەن ئەت پێت برێن سەرەتانت گرتیە و دەمری بەڕاستی خەڵک زۆر تێک دەچیت چونکە ژیان زۆر خۆشە و زۆر خۆشەویستە بابم پێکەنی دکتۆرەکە گوتی تو بەچ پێ دەکەنی گوتی من نەخۆش کە تووشە و نەخۆشە دەبێ ناوێرم پێ برێن بە خزمەکانی دەرێن چکە تووشی کێشەم دەکەن لێم دەدەن بام گوتی ینی هەتا لەسەر چێلی قەبرەکەی نووسیتمان گوتی اشتقت إلى ربي گوتی ئەمن زۆر ئیشتیاقم زۆر تامەزرۆمە بگەمە خوای گەورە تەمەنم 74 ساڵە هەموو شتێک لە ژیانم هاتی تەجێ تاکە شتێک ئەو مابی کە ئەوەیە ئەمن بگەمە خوای ینی بگەمە خوای گوتی بەس ئەوە مایە و ئەوەش ئەتوو کە پێت گوتم ئەمە زۆر دڵخۆشم تەبەن دوا قسەم ئەگەر بکەم پاش وەفاتی بە ڕەحمەت بی 2 هەفتە پێچوو ئەمە زۆر بێتاقەت بووم زۆر ینی چووکە ئەمە زۆر لێی نێزیک بووم و برایەکانیشم هەمویان بەڕاستی ڕۆژێک نوێژی بەیانیم کرد دوای پارم داوە هاتە خەوم بابم بە ڕەحمەت بی لە ماری خۆی بوو هەر ئەو دژداشەی لەبەر بوو کە پێی وەفاتی کرد لە هۆری لە ماری خۆی ڕاوەستا بوو گوتم بابە گوتی بەرێ گوتم کە ڕوحیان کێشە ینی لە خەوەکەی مردبوو کە من بینیم گوتم کە ڕوحیان کێشای هەستت بە ئازار کرد گوتی ناوەڵڵاهی هەستم بە هیچ نەکرد گوتم ئەدی کە ڕوحت بەرز بۆ لە بۆ ئاسمانەکان ڕۆیشتی لەوێ لە ئاسمانەکان چێ هاتە پێشوازیت
گوتی خوا بەخۆی هات گوتی خوا بەخۆی بە گەورەی خۆی گوتی هاتە پێشوازی تەمە دلیلی ئەو قسەی کە گوتی ئیشتەقت إلی ڕەبی یەکسەر لە گەخەوەکەی بە خەبەر هاتم یعنی زۆر گریام یعنی الحەمدولله ئینسان دەبی ڕازی بی بە قەدەری خوای پیاوەک بوو ینی مایەی سەربەرزی بوو مایە شانازی بوو ئێستا کە دەچمە تازیەک دەچمە مەزیسەکی برادەرێکی دەبینم کە دەرێ هەزار ڕەحمەت لە گۆڕی بابی ئەوە لە کنەمە بەڕاستی هەموو دنیای دەینی هەزار ڕەحمەتی لە گۆڕی هەموو مردی مسلمانە جێگەی باشتە ئینشاءالله هیوادارین ئێوەش درێژە پێدەری ڕێبازەکەی مامۆستا بن کە هەمیشە لە خزمەتدایانی ئیسلام و خەڵکی خەمخۆری شارەکەیە بووە زۆر سپاس بۆم دەرفەتەی کە بێمەدا زۆر بەڕێز ئوسامە جەمیل کوڕی مامۆستای کۆچ کردو سپاس دەکەین مامۆستا بەڵێ ئازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنینیە ئەو جپسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە تەوری سێمی بەنامەکەماندا باز لە مامەڵەی دروستی دایکان و باوکان دەکەین لەگەڵ هەرزەکاراندا
دەزانین کە قۆناغەکانی تەمەنی مرۆڤ هەریەکەیان بە شێوازێک تێدەپەڕەوە کۆمەڵێک ڕێسا و یاسای هەیە و ئەو قۆناغانەی تەمەن گرنگەکە هەمومان ئاگداری بن و بە تایبەتی تر دایکان و باوکان کە لە نێو خێزانەکاندان بزانن کە هەر لە منداڵیەوە چۆن مامەڵەیەکی دروست لەگەڵ منداڵەکانیان بکەن و دوجار کە دەگەنە قۆناغی مێر منداڵی و هەرزەکاری چۆن مامەڵەیەکی دروستیان لەگەڵا بکەن کە دوجار کە گەورە بوون کاریگەریکی باشیان هەم لەگەڵ خودی خۆیاندا بێ لەگەڵ کۆمەلگادا هەبێ بەگشتی بزانین ئەو لایەنە باشانە چین کە پێویستە دایکان و باوکان ئاگاداری ئەو قۆناغی تەمەنی منداڵ و هەرزەکارەکاندا بن گفتوگۆ دەکەین لەو بارە لەگەڵ مامۆستا ئاکۆستەر بەڕێوەبەری ئامادەی لیدەرز مامۆستایان زۆر بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە خوا بەخێر بێ مامۆستا دەمەوێت لەوە دەست پێ بکەین هەرزەکاری کام قۆناغە دەگرێت و یاخود ئەگەر پێناسەیەکی بکەین بنای خی گەورە سپاسانەکەم بۆ دەرفەتە دیارە هەموو گرفتێک کە ڕووەدا لە کۆمەلگایە یان ئەوەی کە ئێستای بینین زۆرترین زۆر گرفتی کۆمەڵایەتی هەیە هەواڵێکە بیستین لە شوێنێ کەسێکی کوشتووە کەسێک بۆ جۆرێک لە جۆرەکان توندوتیژی بەکارهێناوە لەگەڵ کەسێکی ترا زۆرترین ئەو تەمەنانی کە ئێمە بینی لێکینەوە یان لە هەواڵەکانە زۆرترین ئەو تەمەنانین کە ئیبینین ئەم تەمەنەیە کە پێوترێت تەمەنی گەنجی و تەمەنی هەرزەکاری و تەمەنی مڕاهقی هۆکاری ئەوەی کە ئەم گەنجە یان ئەم کەسە لەم قۆناغەیە ئەم تاوانە ئەنجامەدا یان ئەم گرفتە ئەنجامەدا یان ێتوانم بڵێم بەشێکی زۆری گرفتەکانی کۆمەلگا کە ڕووەدا هۆکاری یان بەشێکی زۆری پەیوەندی بەو قۆناغەوە هەیە کە پێوترێ قۆناغی گەنجی و قۆناغی هەرزەکاری بۆیە مامەڵەکردن لەگەڵ ئەم قۆناغەیە مامەڵەکردنێکی حساسە و ئەبێ زۆر ورد بینتیایە و ئەبێ زۆر دقیق بینتیایە ئێمە من تقریبا نزیکی 7 ساڵێکە لەم لەگەڵ لە ئیدارەی ئەم مؤسسانەیە ئیشەکەم کە زۆرترین مامەڵەمان لەگەڵم قۆناغۆم تەمەنانەیە هەیە ئێمە جۆرێک لە جۆرەکان بوونێتە لە جۆرێک لە دایک و باوک بۆ گەنج و هەرزەکارەکە ئەمە بەشێکی کە کاریگەری هەیە بەشێکی تری پەیوەندی بە خودی دایک و باوکەکانەوە هەیە کە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ یان ئەگەر بڵێم هەموو گرفتێکی ئەو گرفتانی کە لەم کۆمەلگایە ڕۆدن بە تایبەتی لە قۆناغی گەنجی و هەرزەکاریە دوو هۆکار هەیە لی بەرپرسن یان دوو کەس هەیە دوو کەسایەتی هەیە لی بەرپرسن لەم گرفت و لەم کێشانە یەکێک لەو لایەنانە یان لەو دەستگایی کە بەرپرسە لە خراپبوونی گەنج و هەرزەکار قۆناغی تەمەنی گەنج و هەرزەکاری بریتێ لە خوێندنگا توانم بڵێم ئەمە شتێکی ناخۆشە ئەیڵێم کە خۆم لە پەروەردەیە ئیشەکەم قوتابخانەکانی ئێمە یان خوێندنگاکانی ئێمە نەبوونەتە شوێنی دروستکردنی ئەم گەنج و هەرزەکارانە بەڵکو بوونەتە شوێنێک لەوەی کە جۆرێک مافیایەتی و جۆرێک لە توندوتیژ بەرهەمێنانی توندوتیژی کە ئەم ئەگەر ئێمە بیر بکەینەوە هەموو ئەمانەی کە تاوان ئەنجامەدەن ئەو گەنج و هەرزەکارانی تاوان ئەنجامەکەن سەرنجام لە خوێندنگەیەکەوە خوێندویانە ینی ئەمە بێکێک لە لایەنەکان کە هۆکاری خراپبوون یان کێشەبوونی کۆمەلگایە یان خراپ مامەڵەکردن لەگەڵ گەنج و هەرزەکارە بریتێ لە خوێندنگە لایەنی دووهەم کە بابەتی ئەوە خاڵی یەکەم کە پەیوەندی بە قوتابخانەوەیە کرێ چەندین بەرنامە و چەندی کۆنفرانس و سیمیناری لەسەر بکرێ بۆچی ئێمە بۆتەم هۆکارە یان هۆکارە لە شۆ سەری هەڵداوە یان خوێندنگاکانی ئێمە بۆ نەیانتوانیوە هۆکاری دروستکردنی گەنج و هەرزەکار بن یان بتوانن مامەڵێکی جوان لەگەڵیان بکەن ئەمە شتی زۆر ئەوێ لەسەری بۆیە ئەوەی کە بابەتی ئەمڕۆ ئێمەیە بریتە لە پەیوەندی دایک و باوکیان منەڵێم هۆکاری خراپبوونی یان بەشێک لە گرفت و کێشەکانی کۆمەلگا هۆکاری دایک و باوکەکانیانن ینی یاخود بڵین خراپ بەکارهێنان یان خراپ مامەڵەکردنی دایک و باوک لەگەڵ قۆناغی هەرزەکاری و لەگەڵ تەمەنی هەرزەکاریە واکە دوجارم گەر هەرزەکارە بیر لە ڕێگای ناتەندروست و ڕێگای یاسایی بەکاربهێنێ ینی ئەبێ دایک و باوکەکانی ئێمە زانستیانە مامەڵە بکەن لەگەڵم قۆناغەیە و زۆر بە حەساسی مامەڵە بکەن لەگەڵم قۆناغەیە زانستیانە مامەڵەکردن خۆی کۆمەڵێک فاکتەری پێویستە ینی مامۆستا من ئەمێ لێرایەک دەرفەت بێ پێم کە ئایا کە ئەڵێن مامەڵی دایک و باوک ئەمە کێشە لە دایک و باوکەکە کە ڕەفتار لەگەڵ ئەم منداڵیانەکە یاخود جاروە دایک و باوکەکە لە دڵسۆزی بوو ئەم مناڵە بە شێوازێک لە شێوازەکان بە هەڵێ ئەم مناڵە پەروەردەکەن ینی بە جۆرێکی تر بە ئاقارێکی ترە ئەم هەرزەکارە پەروەردە ئەبێت دەست خۆش بێ هۆکارەکەی 100% مازانین دڵسۆزی دایک و باوک بۆ منداڵەکەی ئەوە هیچ گومان و دوودڵێکی تیان نییە بەڵام قسەکەی من لەوەیە بوو لە نازانستیانە مامەڵەکردنی دایک و باوک لەگەڵ گەنجەکەیە لەگەڵ هەرزەکارەکەی ئەم گرفتانە دروستە بێتەوە ئێمە ئەگەر پرسیار
ئەویشن لە قۆناغا بالضبط ئێمە چۆن بتوانین پەیوەندیکی زانستی یان مامەڵەکردنێکی زانستی لەگەڵ ڕفتاری گەنج و هەرزەکارەکانمان بکەین لەو قۆناغەیە. یەکەم ئەبێ دایک و باوکەکان ئاستی ڕۆشنبیری خۆیان زۆر بەرز بکەنەوە. ینی ئەگە من و پرسیارە بکەم لە دایک و باوکان لە ئێستاە چەند دایک و باوک یاخود ئەم دایک و باوکە لە ماوەی هەفتەیەکە لە ماوەی ساڵێکە لە ماوەی هەموو تەمەنیا چندێک کاتی سرف کردووە لە خولێکی بینیوە یان توزانم چەند کتێبی خوێندوێتەوە لەسەر مامەڵەکردنی لەگەڵ قۆناغی هەرزەکاریە لەگەڵ قۆناغی مڕاهقیە چەند کتێبی لەم بارەوە خوێندوێتەوە چەند کۆرسی بینیوە چەند خۆلی بینیوە. بیرمان نەچێت ئێمە باسی پەروەردەکەین باسی ئەواکەین پەروەردە بریتێ لە عیلم بریتێ لە زانست ئەوە نییە تەنها تۆ خۆت لە مێشکی خۆتا بێت و گرفتی گەورەی ئێمە سا لە کۆمەلگای ئەڵێ باوکم لەسەر مناڵەکەمی یان خۆمی لەسەر شێوازە پەروەردە کردویان باپیرانی ئێمە یان عیلەکەی ئێمە بێ ئاها مامەڵە بکەن. بەڕاستی ئێمە ڕێگەیەکی زۆر هەڵەیەوە زۆر نادروستە ئەبێ دایک و باوک زۆر شارەزایان لە ئاستیان لە پەروەردەکردنی یان لە زانستی پەروەردەی سەردەم هەبێت چکم ئەم قۆناغی ئێستا ئێمە پێیان تێپەڕین زۆر جیاوازە لەو قۆناغی کە سەردەمانی پێشوو پێیان تێپەڕیون. گرفتەکانی دایک و باوک یانمەیەکێک لە ڕێگەکان کە ئایا چنێک زانستیانە مامەڵی کردو چنێک بە دوای ئاستی ڕۆشنبیری خۆیان کەوتووە لەم قۆناغی. خاڵی دووهەم ئەو گرفتانی کە ڕوبەڕووی دایک و باوک و هەرزەکارە بێتەوە کە ئێمە لە قۆناغی ئامادەیە زۆر هەستی پێکەین لە خوێندنگایە ئێمە زۆر ڕوبەڕووی ئەم گرفتانە بینەوە پەیوەندی خراپی دایک و باوک لەگەڵ مناڵەکەیە یاخود لەگەڵ گەنج و هەرزەکارەکەیە گەنج و هەرزەکارەکەی گەشۆدە قۆناغێک هەستی قودرەتی هەستی ئەوەی کە خۆ بەشت زانینی تیا دروست بووە بەڵام ئەم دایک و باوکە هەروەکو مناڵێک مامەڵی لەگەڵاکە هەروەکو مناڵێک تەسەڕف و هەڵس و کەوتی لەگەڵاکە یان خراببوونی پەیوەندی دایک و باوک لەگەڵ مناڵەکەیە هۆکاری دروستبوونی گرفتەکانن یان سەر بۆ کێشا کێشێ سەر کێشێ بۆ کێشەی خراپتر کە دوجار خوانەخواستە زیندانەکان و گرفتی مادەی هۆشبەر و گرفتی تلیاک و گرفتی ئەم بابەتانی لێکەوێتەوە. بۆیە گرنگە دایک و باوکەکان لەم قۆناغەیە پەیوەندیکی زۆر باشیان هەبێت لەگەڵ خوێندنگا خوێندکارەکانیانە. منەگە نمونەیەکی عەمەلی بژێڕمەوە ئێمە لە خوێندنگا کە خوێندکارێک بۆ نمونە دەرناچێت یان من گرفت و تووشی ئەم گرفتە بوومە خوێندکارێک کە ساڵ ئەمێنێتەوە دایک و باوکەکەی لەجێی ئەوەی کە ئەم گرفتەی بۆ چارەسەر بکەن ئەم کێشەی بۆ چارەسەرکەن کێشەکەی لێ قوڵترەکەنەوە دایک و باوک هاتۆ بەلای منوتی مامۆستا کاتۆ کارتەکەی پێداوم وتو من نەیتەوە بەم ماڵەیە گەنجەکەی ڕۆشتووە هەرزەکارەکەی ڕۆشتووە 3 ڕۆژ 4 ڕۆژ ڕۆشتووە ئەم دایک و باوکە نەیزانیوە لەکوێ ئەم دایک و باوکە نەیزانیوە ئەم گەنجەی خەریکی چییە. بۆ یەک ئێماڵین ئەبێ ئێمە دایک و باوک پەیوەندیان لەگەڵ هەرزەکار و گەنجەکانیانە زۆر باش بێ ماڵەکانیان ببێتە ماڵی ئارامی بۆ گەنج و هەرزەکارەکانیان هەر کاتێک ئەم پەیوەندیە تێک چوویان دایک و باوکە بێ وا مامەڵە بکەن هەر کارکردارێکیکەن هەر ڕفتارێکیکەن ئەم پەیوەندیە نزیکە کاتەوە یان دوورەکاتەوە. ئەگەر ئەو مامەڵەی لەگەڵ گەنج و هەرزەکارەکەیە کە ئەو قسەی لەگەڵ گەنج و هەرزەکارەکەیە کە ئەو ڕفتاری لەگەڵ گەنجەکەیە ئەینوێنێ ئەگەر ئەم پەیوەندیی تێکدا نابێ ئەم هینە بنوێنێ ئەم ڕفتارە بنوێنە دایک و باوک لەگەڵ گەنج و هەرزەکارە چکم پەیوەندیمانەوەی گەنج و هەرزەکار لەگەڵ دایک و باوکە سەرەتای چارەسەرکردنی هەموو گرفت و کێشەکانە. وەکو هۆنیا خانوتی دایک مام نەزانینی یان ڕنگ بێ لە دڵسۆزیە دایک و باوک ڕفتارێک لە بەرامبەر مناڵەکە یان لەسەر گەنج هەرزەکارەکەی بکە بەڵام ئەم دڵسۆزیە لەوەی ببێتە کێشە بۆی لەوەی بێتە گرفت بۆی دوجار سەر لە گرفتی گەورەتر بکێشتەوە. من هەموو کاتێک ئامۆژگاری دایک و باوک و دایک و باوکانەکەم کە هەر کردارێکەکەن هەر ڕفتارێکەکەن لەگەڵ گەنج و هەرزەکارەکەیانە بزانن ئەم ڕفتارە پەیوەندیان لەگەڵ گەنج و هەرزەکارەکەیان نزیکی کاتەوە یان دوورەکات ئەگەر نزیکی کاتەوە بەردەوامی پێ بدەن ئەگەر دوورەکاتەوە بێ ئەنجامی نەدەن چکم سەر بۆ کێشە و گرفتە ساکۆ ئێستا زۆر لە دایکان و باوکان بدوێنەوە خۆشمان تا ڕادێک ئەی بینین یاخود بەڕێسان زیاتر لەوانی ئاشنا بۆ بابەتەکە گەنجی ئێستا یاخود هەرزەکار لەم تەمەنەدا لەم سەردەمی ئێستادا کە سەردەمێکی زۆر کراوە تەکنۆلۆژیا بەردەوام لە بەردەستایەتی موبایل لە بەردەستایەتی هەرزەکارێکی یاخیە ینی زۆر بەدەگمەن هەیە بەگوێی دایک و باوکی بکە ینی تەنها لانەی چەند نوخبەیەک بێت کە لە بیدایەت و دایکان و باوکان تون مامەڵەیەکی باشیان کردو و پەروەردەیەکی تۆکمیان دروست کردو لە بناغەدا تاوەکو بتوانن لە هەرزەکاریشدا بە دڵی دایک و باوکیان هەڵسو کەوت بکەن. بۆچی ئەم یاخیە ڕوو دەدات وە دایکان و باوکان لانێک لێ ئەو بکەن کە قورسە ئێمە ناتوانین تەواو ئیتر
کۆنتترۆلی منداڵەکەمان بکەین یاخود بە گوێمان بکەن یاخود ئەو شتە باشانێک کە ئێمە ئەمانەوێت ئەم گەنجە یاخود ئەم هەرزەکارە ئەنجامی بدات. هەر ئەگەر لە پینەکەی خۆتەوە دەست پێ بکەم لە قسەکەی خۆت دەستکەم ئەمەی کە ئێمە کۆنتترۆلی مناڵەکەمان بکەین ئەمە هەڵەیە شتێک نییە ناوی کۆنتترۆل بێ لە پەروەردە و لە عیلمی پەروەردەیە بەڵکو بریتە لە پەیوەندی دروستکردن بریتە لە مامەڵی دروستی گەنج و هەرزارە هەرزەکارەکە جۆرێک لە چاودێریشە بزەبت ئەمە ئەبێ چی بکەین دایک و باوک و گەنج و هەرزەکە دایک و باوکی منداڵەکان هەرزەکارێکە یاخی و یاخو لە ڕێ لایدا پێویستە کۆنتترۆل بکرێتەوە بێتەوە سەر ڕێگە مەبەست لە چییە مەبەست لەوەی ئێمە ئەم گەنج و هەرزەکارە بۆ لە ڕێ لایداوە بۆ گرفتەکەی بۆ دروست بووە هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئەم منداڵە دەم دایک و باوکە نەیانتوانیوە دنیای خوازراوی مناڵەکان نابن دنیای خوازراوی مناڵەکانمان چییە یان دنیای خوازراوی گەنجەکان چییە ئێمە هەر یەکێک لە ئێمە شتێک هەیە پێوترێت دنیای تایبەتی خۆمان ئەم دنیای تایبەتی خۆمانە لە مناڵیەوە هێناومانە چۆزانم ینی من لەوەی حەزم لە جلێک بێت و حەزل لە جلێک بێ کەسێکی تر حەزی لە شتێک بێ ڕنگ بێت و حەزل لە تەسەڕوف و مۆدلێک لە ستایل لە ژیان بێ ئەو حەزی لە جۆرێک لە جۆرەکان بێ لە ستایل بێ لە ژیان ئەم دایک و باوکە نەچونەتە ناو ئەم دنیای خوازراوە ینی ئەمەی تۆ کە پێوترێت کۆنتترۆلکردن ئێمە هەوا مامەڵی لەگەڵاکەین ئەڵین ئەبێ دایک و باوک لە دنیای خوازراوی مناڵەکانیان نابن ینی ئەبێ دنیای خوازرا و مەبەستمان لەوەیە ئەم دایک و باوکە ئەم منداڵە کە دایک و باوک لە دنیای خوازراویا بوو ئیتر هەم بە گوێیەکە هەم کۆنتترۆلێکە هەمە توانێ مامەڵی جوانی لەگەڵا ئەگە دنیا خوازراوەکەی ئەو گەنجە نادروست بوو ناڕێک بوو مەبەست لەوەیە دنیای خوازرا و ئەتوانرێ هین بکرێت ڕێک بکرێتەوە ئەتوانرێ بە ئێمە لە هەموو ژیانە یاسامان هەیە قانونمان هەیە ئەڵین کوڕی من کچی من ئەم گرفتەی تۆ یان ئەم کارەی تۆ ئەیکەی بەپێی ئەم یاسایانە دروست نییە ئەبێ ئێمە تی بگەێنین کە ئەم ڕفتاری ئەمریکا ڕفتارێکی دروست نییە ئەم ڕفتارە لە دایک و باوکی دوورەکاتەوە لە کۆمەلگای دوورەکاتەوە لە گرفتی بۆ دروستە کاسبینێ لە کۆمەلگایە دوجار کە ئێمە تێمان گەیان گەنج و هەرزەکارەکەمان تێگەیان باوەڕمان نییە بڵین هیچ شتێک هەیە یان هیچ گەنجێک هەیە دژی دایک و باوکی بێ یان بێ ڕقابەری دایک و باوکیکە بەڵکو ئەو دایک و باوکەکەیەتی نەیانتوانیوە مامەڵێکی دروستی لەگەڵا بکەن نەیانتوانیوە پەیوەندیەکی جوان لەگەڵ گەنج و هەرزەکارەکە بکەن بۆەوەی ئەم گرفتە دروست نەبێ یان ئەمەی کە پێوترێ ئەم هینەی بەڕێستەڵی شتێکە سراعێکە زۆر گەورەیە ئێستا ئێمە لە ناو خوێندکارەکانی خۆمان هەستی پێکەین ڕۆژانە خوێندکارەکە چێتە ماڵەوە لەگەڵ دایک و باوکی قسە ناکە خوێندکارەکە چێتە ماڵەوە لەگەڵ توزانم ینی ماڵەکان بوونەتە شوێنی نەئارامی بۆ خوێندنگاکە دایک و باوکەکان دێ بە منەڵێ ئەڵێ مامۆستا من ژووری تایبەتم بۆ دابین کردو مەساڕفی باشم بۆ کردو جلی جوانی بۆ کڕم من سیارەم بۆ کڕیوە هەموو ئەمانم بۆ کڕیوە بەڵام ئەو لە خوێندنەکەی هەر باش نییە ئەو هەر خەریکی سعیکردنەکانی نابێ ئەو هەر بە گوێی من ناکە هەر بە قسەی من ناکە دی لە کاتێکە ئەمانەی کە کردوێتی هیچی هۆکار نین بۆ ئەوەی کە گەنجەکەی بەگوێی بکایانی بۆ نمونە ئێماڵین دایک یاک باوکی باوکێک بە مناڵەکەی ئەڵێ کوڕی من ئەگەر تۆ لە منتحانەیە دەربچی من پاسکیلێک بۆ کڕم یان بە گەنجەکەی ئەڵێ بە هەرزەکارەکەی ئەڵێ کوڕم تۆ ئەم ساڵ دەربچی من موبایلێکی ئایفۆنی 11 بۆ کڕم نازانم موبایلێکی چیت بۆ کڕم ئەمە هین نییە ینی مامەڵێکی دروست نییە چکم ئەمە ئەم کاتەم ساڵ ئایفۆنێکی 11 بۆ کڕی ساڵی داهاتوو چی بۆ کڕی ینی بەشێک لە خوێندنگاکانیشمان ئەمە هەیە ینی تۆم ساڵ تۆ یەکەم بێنی من سیارەیەکت بۆ کڕم باش ئەم ساڵ سیاری بۆ کڕی ساڵی داهاتوو چی ینی ساڵی داهاتوو نابێ یەکەم بێ یان ئەگەر ساڵی داهاتوو یەکەم بێ ساڵی داهاتوو سیارێکی تری بۆ بکڕی ینی بۆیە ئەم پەیوەندیە یان ئەم جۆرە لە مامەڵەکردن کە مامەڵی پاداشت و سزایە لە پەروەردەیە شتێکی نادروستە و شتێکە لە پەیوەندی گەرز و هەنجەکارەکە دوورمانە خاتەوە لەوەی نزیکمان کاتەوەیان باشە کاتێک ئەم هەرزەکارێکمان هەیە ڕەنگە ئەم قۆناغی تێپەڕان بێ دایک و باوک نەیانتوانین بێ بە جۆرێک لە جۆرەکان ئەم هەرزەکارە تێبگێنن کە مامەڵێکی دروست بکە و ئەو ڕفتارانەی هەیە زۆر نەخوازراوە هەبێ پێویستە دایک و باوک لەو کاتەیە چی بکە ئایا توند و تیژی یاخود مامەڵی توند قسەکردن ینی گفتوگۆ و هاوارکردن ئەمە زۆر جار ڕوئەیە لە نێوان دایک و باوک و هەرزەکارە بۆ پێیتی لێ تێگەیشتنێک نییە و ڕەنگە هەرزەکاریش ئەو توانایی نەبێ تااقەتی گوێگرتنی هەبێ بۆ قسە دووبارەکانی دایک و باوک کە بە شێوازێکی توند پێی بوترێتەوە هەر لە ئەسڵا یان لە ئەسڵی مامەڵەکردنمانە ئێمە وەکو دایک و باوک پێویستمان بە کوڕکچەکانمانە بۆیە هەر مامەڵەیەکی توند تۆ لە هەرزەکارەکە دوورەکاتەوە نزیکت ناکاتەوە ڕاستە لەوەی لە دڵسۆزیە بۆت کرد بێ یان لەوەیە لە خۆشەویستیە بۆی تووشی هەڵە نەبێ ئەمەد بۆ ئەمەی بۆ بکەی بەڵام ئەمە هەڵەیە ینی مامەڵەی دروست یان ئەگەر ئێمە مامەڵەی تونند و تیژ بەکاربێنین چەندین کەسمانە ئەبینین
توزانم تووشی گرفتێکی گەورە بووە و کراوەتە سجنەوە دواتر دووبارە لە سجن هاتۆتەوە دەرەوە کارەکەی ئەنجام داوەوە ئەگەر پەیوەندی توندوتیژی هۆکاری چارەسەربێ یان بتوانێت چارەسەر بێت ئەم ناتوانێت کەسێکی دەرەوە کەسێکی تووشی گرفتی گەورە بۆ چارەسەر بکات تۆ چۆن نتوانانی گرفتی چۆن نتوانی ئەم پەیوەندیە توندوتیژە لەگەڵ مناڵەکەی خۆتا بەکاربێنی لەبەرەوەی ئێمە بەردەوام پێویستمان بە مناڵەکانمانە بۆی مناڵەکانمان حاڵە نەکەن ئەبێ پەیوەندیمان لەگەڵیانە زۆر باش بێ ئەبێ بە هیچ شێوازێک پەیوەندی توندوتیژی بەکار نەهێنین لە ماڵەکانمانە لە عیلەکانمان نەکەینە بشوێنێکی زیندان ئەبێ دابریشی لەگەڵم گەنج و هەرزەکارە یەکەم جار ئەبێ دڵسۆزی خۆی بۆ نیشاندا دایک و باوکە کە ئەم مناڵە بزانێت کە دایک و باوکی چەندێکی خۆشەوێ ئێمە هەمومان پێنج پێداویستیمان هەیە هەموو ڕفتارەکانمان هەموو کردارەکانمان ئەیکین بۆ ئەم پێنج پێداویستی یەکێک لەو پێنج پێداویستیانە بریتە بۆ قۆناغی گەنج و هەرزەکاری زۆر پێویستێتی بریتە لە قدرت ئەم گەنجە هەز بە قدرتەکە هەز بە کەسایەتیەکە هەز بەواکە کەیتر ئەم کەسایەتیەکە ئەم مناڵەکەی جاران نییە بۆیە ئەبێ ئەمەی پێ قوبڵ بێ دایک و باوکە بێ ئەمەی قوبڵ کاتە پێکێک ببەخشن بۆ هەرزەکاری بەتەکید ئەبێ ڕێز لە ڕای بگرن ئەبێ ڕێز لە قسەکانی ئەبێ ڕێز سەرەتای بنیادنانی بەتەکید ئەبێ ڕێز لە قسەکانی بگرن ڕێز لە کەسایەتیەکانی بگرن ڕێز لە هەڵس و کەوت و گرفتەکانی بگرن ئەگەر گرفت و کێشەیەکشی ڕوویدا لە بینیانە یان گرفت و کێشەیەکیش هەبوو ئەبێ چی بکەن ئەبێ نابێت دایک و باوک سەرچاو بن بۆ گەورەکردنی کێشەکەی وەکو پێم وتی بۆ نمونە خوێندکارەکە ئەکەوێت لە خوێندنگە ئەمە نابێت ئەوەی تۆ لە ماڵەکە دەریکەی نابێت ئەوەی تۆ پەیوەندیەکی خراپ لەگەڵ یا ببستی چکم ئەمە دوجار سەری بۆشی خراپترە ڕۆ ئەم پەیوەندیەتونە لەگەڵ یا هێز چارەسەرکردنی گرفتی پەیوەندی دایک و باوک یان مامەڵی دایک و باوک لەگەڵ مناڵە بەهێز نابێ بەهێز بوو ئەم کاتە دایک و باوکەکە ئێستا هێزی هێسبینە مناڵەکە گەورابێ لەوەیە لە کەتە و لە هەیکل و لە دایک و باوک زۆر بەهێزتر بێ ئەو کاتە من قسەیەکی پێڵم ئەو قسەکەم پێ بڵێتەوە من زلەیەکی لێدەم ئەو زلەکەم لێ بداتەوە بۆی ئەم جۆرە لە پەیوەندی یان ئەم جۆرە کە پێوترێ پەیوەندی تونبوون یان تووڕەبوون یاخود لێدان لە مناڵ و لە گەنج و هەرزەکارەکە بە هیچ شێوەیەک لە ڕووی پەروەردەی و لە ڕووی زانستیەوە مەقبول نییە و گرفتی گەورەترە کێش سەر بۆ گرفتی گەورەترە کێش لە کۆمەڵگەیمەدا کۆمەڵێک بابەدەن کە دایکان و باوکان ناوێرن دەستی بۆ برن بۆ هەرزەکارەکانیان ینی سڵی لێ دەکەنەوەیەکی لەو بابەتانە بابەتە سێکسیەکانە کە گرنگە هەرزەکار ئاگاداری بێت بۆ پەروەردەیەکی جوان بکرێەوە دایکان و باوکان بە وردی ئاگاداری منداڵەکانن لەم بارەوە کۆمەڵێک ڕێنمایان پێ بڵێن کە گەشتە قۆناغی هەرزەکاری کە گەشتە قۆناغی دوای باڵغ بوون ئاگاداری ئەم شتانە بن ئەمە تا چەند گرنگە دایکان و باوکان ڕۆڵیان هەبێت کە دڵیان خۆت لەوانە کێشەیەکی زۆر لەو بارەوە هات بێتە ڕێگەوە گەنجان بۆیان باس کردبیان زۆر جار ئەم هەرزەکارە شتێکی بۆ دێتە پێشەوە کێشەیەکی بۆ دێتە پێشەوە شەرم دەکات لەگەڵ دایک و باوکە ئەمە باس بکات کە ئەمە شتێکی زۆر گرنگە لەوانێت دایک و باوک وای کردبێت کە منداڵەکەی شەرمی لێ بکات و نەتوانێت بێت ئەمە بە دایک و باوکی بڵێ دێت بە هاوڕەکەی باسی دەکات و هاوڕەکەی لەوانی بیخاتە سەر ڕێگەیەکی هەڵەوە ئەمە شتێکی زۆر لە جێ خۆیان بوو پرسیارەکەت گرفتێکی گەورەی ئەم قۆناغە کۆناغی گەنجی و هەرزەکاری بریتە لە گرفتی پەیوەندی سۆزداری پەیوەندی سێکسی ئێمە لە خوێندنگاکانە یاخود ئێمە لە نەبنم قۆناغەیە زۆر هەستی پێکەین دایک و باوکەکان وەکو پێم وتن ئێم نەچوونەتە دنیای تایبەتی مناڵەکانیانەوە ئەگەر ئەم مناڵە سەرچاوی زانستیەکەی دایک و باوکی بێ سەرچاوی زانستیەکەی ماڵەکەی بێ عیلەکەی بێ ناچێت لە شوێنی ترەوەزان شت وەرگێ لە قۆناغێکە دایک و باوک لەم قۆناغی هەرزەکاریە ئەبێ لەگەڵ مناڵەکەیە دابنیشێ ئەبێ تی بگەێنێ کە تۆ گەشتە قۆناغێک ئەم کرفتانە دێتە پێشت سپینێ لە خوێندنگا لە بازار لەمە کوڕێک بێ کچێک دێتە پێشتەوە کچێک بێ کوڕێک دێتە پێشتەوە لە موبایلەکە تا هزار کێشە هزار گرفت هەیە لە موبایلەکە تا ئەم هینانە بینی ئەم پەیوەندیانە بینی ڕگەزی بەرامبەرە بینی ئەبێت چۆن بتوانانی تۆ مامەڵی لەگەڵ بکەیت بۆیە ئەبێ گەورەترین کێشەی دایک و باوکیان گرفت لەم قۆناغەیە ئەوەیە هەم دایک و باوکەکە شەرمەکەن لە مناڵەکەیان هەم مناڵەکە شەرمەکە لە دایک و باوکەکەیان ئەم شەرمکردنە سەرچاوی دواتر دایک و باوکەکە منداڵەکە هەست بەم لەم شەرمە بە هۆکاری ئەم شەرمە ئەچێ لە شوێنی ترەوە وەرەگری ئەچێ لە ڕەفیقەکەی وەرەگری ئەچێ لە ئینتەرنێت و لە موبایل و لەمانەوە وەرەگرێ کە ئەمە شتێکی زۆر هەڵەیە ئەبێ دایک و باوکەکە ببنە مەرجع بوون ببنە سەرچاوی زانیاری بۆ گەنج و هەرزەکارەکەیان لە ئێمە لە قۆناغ
قۆناغی ئێمە لە پەروەردەیە شتێکمان نییە ناوی شەرم بێ ئەوێ دایک و باوک لەگەڵ مناڵەکانیانە بە هیچ شێوەیەک شەرم نەکەن چکم ئێمە تۆ لەگەڵ بەشێک لەگەڵ ڕۆحی خۆتا مامەڵاکەی تۆ لەگەڵ خۆتا شەرم ناکەی چۆن ئەبێ لەگەڵ مناڵەکەتیان لەگەڵ دایکێک لە کچەکەی دابنیشێنێ باسیم قۆناغی بۆ بکە باوکێک کوڕەکەی دابنیشێنێ باسیم قۆناغی بۆ بکە ئەبێ ئەم ینی دایک و باوک وایان کردبێ ببنە سەرچاوی سەرەکی زانیاری پێدان بە قۆناغی هەرزەکاری و قۆناغی گەنجی بۆ منداڵەکانیان زۆر باشە تەمەنی هەرزەکاری تەمەنێکە کە هەرزەکار لە تەمەنێکایە گەشەی عقلی پێشەکە گەشەی جەستەیی و گەشەی دەرونی ئەمانە هەمووی قۆناغی جیاوازیان هەیە ئەم هێشتا نەگەیشتە بۆ قۆناغی کە ئیتر بەتەواتی گەشەی بسەنێت بۆیە زۆر جار تووشی لادان و هەڵە ئەبێتەوە لەوەی کە زۆر بە ئاسانتر هەرزەکاران تووشی بۆ نمونە جگەرەکێشان یاخود پەیوەندی هەڵا یاخود کۆمەڵی ڕەفتاری نامۆ و ڕووکردنەها کۆمەڵێک ستایل کە ڕەنگە نەخوازراوە بێت دژ بە کۆمەلگا بێ ئێستا زۆر لەناو هەرزەکارانە ئەمە ئەبینین ئەمە چۆن مامەڵ لەگەڵ ئەمەیە بکەین ینی بۆچی ئەبێ کاتی هەرزەکارێک ئەبینین بۆ دەبێت چی بکرێ بۆی کە ڕێگری لێ بکرێ بە شێوازێکی هەڵا ڕنگ نەداتەوە بەڵکو بە شێوازێکی دروست ڕێنمایی بکەیت ئەمە وەکووتمان هۆکارەکەی ئەوەیە کە سەرچاوی زانیاری ئەم گەنج و هەرزەکارە دایک و باوکی نییە یان دوورکەوتنەوە لە پەیوەندی دایک و باوک یان ئاگالێنەبوونی دایک و باوک لە گەنج و هەرزەکارەکەی سەر بۆ ئەماناکێشێ ینی سەرچاوی زانیاری گەنج و هەرزەکارەکەی دایک و باوک نییە خوێندنگە نییە مامۆستاکانی نییە بۆی لە سەرەتاوە کە منوتم هۆکاری هەموو گرفتێک هەموو کێشەیەک ئەم گرفتی تایبەتی ئەم قۆناغا بریتە لەم دوو شێدوو لەم دوو لایەنە کە لایەنێکیان بریتە لە خوێندنگە ئەبێ ئەم خوێندکارە یان ئەم گەنج و هەرزەکارە لە ڕێی مامۆستاکەیەوە لە ڕێی خوێندنگاکەیەوە زانیاری وەربگرێ لەسەر ڕەفتاری لەسەر ئەم قۆناغە لەسەر ئەم تەمەنە ئەم ئەگەر ئەمە نەتوانرێ بکرێ یان ئەمە کە ئێستا لە کوردستانە زۆر زۆر کەم بۆتەوە کە خوێندنگاکان نەیانتوانی ببنەسم سەرچاوی دایک و باوکانە بێ بنم سەرچاویە کە دایک و باوکان نەیانتوانی باش مامەڵە بکەن لەگەڵ ڕەفتاری مناڵەکانیانە مناڵەکانیان ئەچن لە توزانم ئەبێ کچە مۆدیلەکە بێتە ڕەو مۆدیێلی توزانم ینی یاریزانێکە بێتە سەرچاوی زانیاری بۆ مامەڵەکردن بۆ لاساییکردنەوە ئەمە ئەوشمان بیر نەچێ ینی تا چەندێک گرنگە پەیوەندی لە نێوان قوتابخانە و ماڵەواتە ینی خێزان نابێ کە بۆ نمونە نادی قوتابخانێکی باش ئیتر خۆی لە ماڵەوە پشتگوێ بخوایە خۆت قوتابخانە بە هەمان شێوە بڵێ لەبەروی لە خێزانێکی باشەوە هاتووە ئەو هاوڕێیانی کە لەگەڵ یا ئەگەڕێ ئەم بێ تا چەندێک گرنگە و پەیوەندی بێکەوە هەیە بۆ پێکیانی هەرزە دەست خۆش بێ من لە سەرەتاوتم ئێمە دوو هۆکارمان هەیە بۆ خراببوونی ئەگەر ئەم دوانە هەردووکیان بە دروستی مامەڵەیان کرد تأكيد بن هیچ گرفتێک ڕوبەڕوومان نابێتەوە یان ئەگەر گرفتی دڵنیا بە ئەگەر ئێمە تەنها تەرکیزمان لەسەر دایک و باوکەکان بوو ئەم خوێندکارە یان ئەم گەنج و هەرزەکارە سەرچاوی زانیاریەکەی دواتر خوێندنگاکەشێتی وە ئێمە ئەبێ پەیوەندیەکی یان خوێندکار و دایک و باوک ئەبێ پەیوەندیکی زۆر باشیان لەگەڵ خوێندنگاکەیان هەبێ ئێمە لە سەرەتای هەموو ساڵێکەوە بە قوتابی خوێندکارەکان بە دایک و باوکی خوێندکارەکانمانەڵین کە ئەبێ ئێوە هەفتانە لایەنی کەم ڕۆژانە لایەنی کەم مانگانە سەردانی خوێندکارەکان بکەن سەردانی خوێندنگە بکەن بۆی بزانن ڕەفتاری مناڵەکەتان چۆنە بۆی بزانن ئاستی زانستی مناڵەکەتان چۆنە ئەگەر ئاستی زانستی مناڵێک خراپ بوو ئەمە هۆکارێکی هەیە هۆکارەکەی لەوەیە لادانێکی ڕەفتاری بێ لەوەیە گرفتێک بێت کە لە کۆمەلگایە تووشی بووتەوە ئەگەر دایک و باوکو منداڵەکان پەیوەندێکی باشیان هەبێ لەگەڵ خوێندگارەکەیە ئەمە باشتر دەتوانێت مامەڵە بکەین ئێمە لە خوێندنگە زۆر ڕوبەڕووی ئەمە بینەوە دایک و باوک لە کۆتایی ساڵا بۆ لای دێ بۆ لای من کە مناڵەکەی کەوتووە مناڵەکەی 5 سفریتایە اینجا بە مناڵێت بۆ کەوتووە بۆ مناڵەکە ماوە بۆ دەیت پێڵم تۆ لە سەرەتای ساڵەوە نەهاتووی بۆ خوێندنگە نەهاتووی بۆ لای ئێمە تا بزانی گرفتی کۆمەلگاکە چییە بۆیە لە ئاخیر قسەمانەوە بێ ئێمە ئەگەر خوێندنگا ئەوە لەگەڵ دایک و باوکە توانیمان دوو ناوەندی پەروەردەیی جوان دروست بکەین بۆ گەنج و بۆ قۆناغی هەرزەکاری بەباشی دەتوانین مامەڵیان لەگەڵا بکەین دەتوانین زۆرترین ئاگالێبوونمان هەبێ شتێکمان نییە بەناوی کۆنتترۆڵی گەنج و هەرزەکارەکە ئاگالێبوونمان هەیە زانیاری پێبەخشینمان پەیوەندیمان هەیە بێت زۆر سپاس بۆ مامۆستا ئاکۆستار بەڕێبەری ئامادەی لیدەر سپاس کەم دەرفەتت پێ زۆر بەخێر زۆر سپاس ئێستاش ئەمە بڕگە و بابەتەکانی پامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین بابەتەکانتان سوود لێ بینی بێ و توانی بێتان بینەری سەرجەم بڕگەکان بن هیوای ئاسودەییتان بۆ خوازین هەشاد بن خواتان لەگەڵ تا بەرنامێکی دیکە بەخواتان دەست پێرین خواتان لەگەڵ